ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی و جایشتر لە ڕێگەی کەناڵی هیوا لە خزمەتیەوەی ئازیزم. بەرنامەی ئەم جارەمان بەرنامێکی تایبەتە بە شێوازیش تایبەت پێشکەشەکرێ. ئەم بەرنامەیە سیمینارێکە لەلایەن هاوڕی ئازیزم ڕەحمان حسێنزادە کە بیستی لە ڕێگەی کەناڵی هیواوە ئەم سیمینارە پێشکەش بکە و دیارەچێکی خۆشحاڵی و پێشوازی ئێمەش بوو بەو ئومێدەی کە بکرێت گفتوگۆیەکی باش و بەرهەمدار سەبارەت بەم پرسە گرنگە بکەین کە ئەمڕۆ هاوڕەحمان سیمیناری لەبارەوەکە دید و بۆچوونەکانی خۆی لە باسێکە خاتە ڕوو. باسەکە نزیکەی سعات و چارەشێکە خان لایەن هاوڕەحمانەوە، دواتریش بوار بۆ پرسیار و سەرنجی بینەران ئاوەڵایە، چ ئەوەی لە ڕێگای کۆمنتەوە ئەو پرسیارانە بکرێ لە یوتیوب دایبنێن، یا ئەوەی کە گەر کەسانێک بیستیان و ئارەزویان کرد کە بە ڕێگەی ڤیددیۆ و بەدەنگ بەشدار بن ئەتوانن لە ڕێگەی فەیسبوکەوە من ئاگادارکەنەوە، پەیام بۆ من بنێرن و من ئەتوانم لینکی بەرنمەکەیان بۆ ڕەوانە بکەم لە هەمان ڕێگاوە. هاوڕەحمانم کاتت باش. من سوپاس دەکەم کە ئەم سیمینارەوە ئەم باسی خۆت لە ڕێگەی کەناڵی هیوا پێشکەشەکەی. من ئیتر مایکرۆفۆنە دەم بە تۆ و تا ئەو کاتێک کە باسەکە تەواوە بێ هەر خۆت لە سەحنەکەی بیت، منی تیا نابم. بەرحاڵ ئەگەر کۆمنتێک هات لای خۆمەی پارێزم و دوای بەرنامەکە دوایەوەی کە باسەکەی تۆ تەواو بوو پێشکەشێکم. زۆر سڵام هەیە هاوڕە شماڵ بۆ تۆ زەحمەتێک کێشەوتە. سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە و ئەو دۆستانە و هاوڕێیانەی کە گوێگن و دەخالەت دەکەن لەم باسەدا. بەڵێ فەرموو. دووبارە دۆستان عەزیزان، زۆر سپاستانەکەم، زۆر سپاسی کەناڵی هیوا. نێونشانی باسەکەمان هەروەک زووتر هاوڕێ شەماڵ ڕێکلامی بۆ کرد بوو ئەوەیە عێراق دوای گاڵتەجاری هەڵبژاردن چالنجەکانی ئێستا و داهاتووی بەردەم کۆمونیزمی کاریگەری قسە و باسێک لەگەڵ هەڵسوڕاوانی کۆمونیست. بەحاڵ دووبارە سپاسان بشبورن ببوونەی کەمێک ئەوەی ئێمە پێڵێن سەرماخوردەجی لەوانەیە جاری وایە مشکلی قۆخە و ئەوانە بێتە پێشەیە بێ بمبورن. لە پێشە ئەوەش تاکید بکەمەوە ئەم سمینارەی ئەم شەوی من بۆ ئەم سمینارە تەواوەن لە زەرفێتی شەخسیە پێشکەشیەکەم. هیچ موقعیتی تشکیلاتی من لە حیزب یا حزب حکومەتیست ئەوە بە من نەسپێراوە. ئەم سمینارە ئەم شەوەکە لێرە من پێشکەشیکەم تەواوەن لە زەرفێتی شەخسیایە قسە و باسەکە هەم بۆی خۆم سەربەست من ئەوەی قسە و باسێکە کە لەم چوارچەوەدا هەمە مەترحی بکەم و تەواوی مەسئولیەتەکە یار بەعۆدەی خۆمە و تەبعاً هەر دۆستێک هەر عەزیزێک هەر کەسێکیش چه هاوڕایی لەگەڵ باسەکە بکاو کە زۆری سپاسەکەم، چه لێکدانەوەی جیاوازی بێ، ڕەخنەی بێ، قسەی بەرابەری بێ، ئەتوانێت دید و بۆچوونی خۆی لە بەرابەر دید و بۆچوونی من وەکو ڕەحمان حسێنزادە باس بکە. هیچ بەو مەعنا حزبی حکومەتیست لێی بەرپرس نییە. بمبورن. هەروەک لە عنوانەکە باسکراوە منەڵم ئەمە بۆچوونی من لەسەر ئێستای عێراق دوای من پێم باشە لەهەوە بەولاوە نەتەنیا بڵم گاڵتەجاری هەڵبژاردن بەڵکە لە نەزەر منەوە ئەوەی ڕوویدا ئەوەی بینرا لە پرۆسەی هەڵبژاردن لە عێراقدا بەڕاستی ئەبێنەی بنەی زەرکاوی هەڵبژاردن. ئەڵبەتەوە تایبەتی هەر عێراقیش نییە، زۆرە لە وڵاتەکانی دیکەی خاوەرمیانە و
وڵاتانی دواکەوت و هەروایە لە پەنادەستی عێراقیش ئەوەی لە ئێران هەر 2 ساڵ جارێک یا 4 ساڵ جارێک تکرارە بێتەوە هەر زەرکاوێکی بەم شێوەیە. من لەوە بەودا لە باسەکەم ناگەروتم انتخابات بزانن منزورم ئەو گاڵتەجاریەوە ئەو زەرکاوەیە، بەڵامی تر لە تکراری کەلیمەی زەرکاو و گاڵتەجار خۆمە پارێزم. ئەوەی هاندەری من بوو بۆ تەرحی ئەم باسە لە پێشدا گرێدراوی ڕووداوە سیاسیەکانی عێراقا لەگەڵ ڕووداوە سیاسەکانی کۆمەلگای ئێران و نەکار ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئەویش بەتایبەت لە چوارچێوەی ئەم تەرحی کۆنەپەرستانەی خاوەرمیانەی تازەی کە ترامپ نەتەنیاهوو بەدەستیانەوەی و دەیانەوەی ئیدامەی بدەن والعان اتفاقاً بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو تەرحە کۆنەپەرستانەیان کۆمەلگای عێراق و کۆمەلگای ئێران دوو مەیدانی بە هەم وەسڵی ئەوەی هێزی خۆیان قودرەتی خۆیان و تەرحی خۆیان بە پاشەکشەدان یا بەشکەسکێشانی کۆماری ئیسلامی و نیابەتیەکانی ئەو یا دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە عێراقدا کە گروهی ئیسلامیەکانن بیبەنە پێشەوە. خودی ئەم ڕووداوانە مهمن و من لە سەرەتادا ئیشارەیەک بەوا ناکەم دوای خودی ئەم هەڵبژاردنە. و قسەی ترم ئەوژەوەیە لە بەرابەر ئەم ڕووداوە سیاسیەی عێراق گرێدراو بە ئێران عاقبەت چالنجەکانی بەردەم بزوتنەوەی ئێمە، بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری چییە؟ لێرە لە عبارەتی چالنجەکان استفادەمان کردو ڕاستەکەی من مەسەلەن بە زمانی فارسیەکەی پێڵەن مەسافەکانی کۆمونیزمی کاریگەری یا مەسافای کۆمونیزمی کاریگەری، بەڵام وامان بە دروستانی لەم دەستەواژەی چالنجەکانی استفادە بکەین. ئەڵان هەڵبژاردن تەواو بووە. طبعا خودی کۆبەندیەک یا جەمبەندیەک لەم پرۆسەی گاڵتەجاری هەڵبژاردنە پێویستە بۆ هەموو ئەو کەسانی لە جەریاندا بوون بۆ جەریاناتی سیاسی جۆرا و جۆر چەوانی بەشداریان کردووە چەوانی بەشداریان نەکردووە و بایکۆتیان کردو حتمەوە کۆبەندی پێویستە. گۆشەیەک لە قسەی منیش ناگە و کۆبەندی تیا هەیە، بەڵام مەبەستی ئەم شەوی من لەم سمینارە ئەو کۆبەندیە نیەوە بۆ خۆی بەحسێکی دوور و درێژتریەوێ لازم بوو لە فرسەترە ئەوەش دەبێ بکرێت. من لێرەوە فۆکوسەکەم کە ئەویژەوەی یەکەم پرسیار ئەوەیە دوای ئەم هەڵبژاردنە معادلەی سیاسی ساحەی سیاسی عێراق بە کوردستانیشەوە ئێستا چۆنە دوای ئەم هەڵبژاردنە و بەرەو چێت. طبعا هەر لە پێشەوە مانزانی ئەم شانۆی هەڵبژاردنە قەرار نەبوو ئاڵوگۆڕی جددی لە سیستەمی سیاسی دیزاینکراوی شیعە سونە کورد بەوجود بێنێ کە ئەساسی کاراکتەر بە ئەسکلێتی ئەوەی پێڵم پارلەمان و دەوڵەت و هەیەت حاکمەی عێراقی دوای ڕوخانی ڕژیمی فاشیستی باس بە دەخاڵەتی بە ئێژغاڵگەری و دەخاڵەتی ڕاستە و خۆی ئەمریکا و بریتانیا و ئەوەی لە دوای شوڕای حکمەوە عاقبەت وەگەیشتنە ساڵی 2005 پۆلبرەیمەرێش بوو عاقبەتەوە سیستمێکی سیاسیان پێش هەر نەوە هەڵبژاردن و ڕای پرسنی خەڵکێک دیزاین کرد بۆ کۆمەلگای عێراق و لە 2003 تا ئێستا 2025 22 ساڵە ئەو کۆمەلگایە لەسەر ئەو ئارایشە سیاسیە حکوومەتیە کاری ئەڕواتە پێش. هەڵبژاردنەکان خەڵک دێنە پای سندوق هیچ تەسیرێکی لە گۆڕینی ئەو سێ کوچکە ئەسڵیەی کە هەیەت حاکمە و حکوومەتی
قومی مەسەبی ئێستای عێراق شکل پێدا بەوجود نایەنێ بەڵکو ئەمە ئابدەیتکردنەوەی بوو نەگەوەی هیچ تەفاوەتێکی مەخسن لەگەڵ دەوری پێش نەبوو یا هیچ لێکەوتەیەکی جیاوازتر لەوی نەبێڵان لە درێژەدا باسێکم ئەوەی بە ڕواڵەت تەمەشا دەکرێت بەرەی کۆتلەی شیعی پێڵەن فراکسیۆنی شیعی پێڵەن لەژێر دەستێوەردانی کۆماری ئیسلامیدا گویا کەمێک وەزیان باشترە ینی کورسی زیاتریان بەرکەوتووە موقعیەتی دەستەبەندی کراوی سوننە و خودی ناسیۆنالیزمی کورد وەک خۆی ماوەتەوە ئەو جۆری من بیستومەتەوە ئەلان بە کورسێک ئەملا ئەولا زیادی کردبێ زۆر تاین کنەندە نییە لەنێو ئەمەشدا جارێکی دیکە پوچی ئەو پروپاگەندەیەش دەرکەوت کە گویا بێجگە لەمانە کۆتلەی کەمینەکانی یا ئەقەلیەتەکانی سوودانم کلدانی و ئاشووری و مەسیحیوانە هەیە نەگەوەی نییە ئەوانە هەن سامیشیان بەرکەوتووە بەڵام بێوەزنیان لاکەوتوویان حاشیەی بوونیان بە جگای خۆیەتی تاسیری وای نابێ و یەکێک لە ظاهرەن تەغییرەکانی ئەمجار لەو هەڵبژاردنە بەوتەی خودی حزبی شیوعی کوردستان کە بۆ حزبی شیوعی عێراق نە کوردستان یا هەردووچە حزبی شیوعی منەوەی لە بەیان یەکیان ناخنەوەی حزبی شیوعی سەراسەری ئەڵێ چونکەوان هیچ ڕێیەکیان نێنە تا ئێستا کە لە نێو سیستما بوون و نوێنەریان بۆ لە پارلمانە ئەمجارە خرانە دەرێ هیچ ئەسەرێک لە حزبی شیوعی نە عێراق نە کوردستان ئەمجار لە سەهمبەندی ئەم پارلمانەدا نییە و بۆ مانە ئەوان ئێدعا دەکەن کە دەڵێنی تر ئەمە پاشەکشەیەکی گەورەیە بە مەدەنیەت لە ڕاگە خۆیان وەکو شیوعی و چەپ و تەبیعیە کۆمۆنیستوانە معرفی ناکەن دەمە کاسن لە کەلیمەی کۆمۆنیستی باوەڕ ناکەم استفادە بکەن شیوعی تازە کەوتۆتە سەر زمانی خەڵک لە عێراق و خۆشیان هەربەوە خۆیان دەناسێنەوە بەحاڵ خۆیان دانیان بەوەدا بەو شکستەدا داناوە خۆیان ئەوڵەنتیا سەر نەکەوتوو بوون حزبی شیوعی دووەمەن ئەمە بە پاشەکشەی مەدەنیەت دەبینن ینی تەرکیبەی پارلەمانی ئەمجاری عێراق حتا لە چاوجاران بە ئیستلاح ڕەجعی تریشە ڕواڵەتێکی کۆنەپەرستانەتری هەیە دیاردەیەکی دیکە کە هەم قابلی پیشبینی بوو هەم زووتریش تەجروبە کرابوو لە هەڵبژاردنەکانی پێشوەی ژوێ بە ملیۆنان کەس کارتی بایۆمتری یا بۆ دەنگدانوانان ئەسان وەرنەگرت ینی بە معنایە من دەڵێم ئەم بەشەی کە قسە لە 7 ملیۆن و 8 ملیۆنەکەن ئەم بەشە لە کۆمەلگا کولی ئەم بساتە کولی ئەم هەڵبژاردنە کولی ئەم دەم و دەستگای پارلمان و حکوومەتوانەی قبول نییە بۆیە کارتەکەشی وەرناگرێ و بە دروست کارەوایان کردووە ئەمە حتا مؤثرتر لە منە پرسی لە بایکۆتیشە ئەوەی کە کولی ئەم سیستمەی قبول نەبێ خۆی لە دەرەوەی ئەوە بزانێ ئایا چ دەکە یا چ ناکە ئەوە بەحسێکی دیکەیە ئەوە کاری ئیتر ئەحزابی سیاسی و بەتایبەت چەپ و کۆمۆنیستە ئەو نەوعە ئاعتراض و ناڕەزایەتیە ڕێک بخات سازمانی بدا بەرەو مەسیرێکی مؤثر بۆ یەکلاکردنەوەی دەسەڵاتی سیاسی ئەبەرێ بە ملیۆنان کەس ئەوەیان نەکرد بەڵام لە چوارچەوەی هەر ئەو بەشەش کە کارتی بایۆمتریان وەرگرتووە بەرحاڵ ئاماری جۆرا و جۆر هەیە ئاماری زۆر دقیق ئێشتا کوونێ بە تەواوەتی نەخراوەتە بەردەست ئەوانەی تا ئێستا خراون حتمما دقیقن منەڵان وەختی بەرنامەکە ئەگرێدەنا بە ئامار و ئەرقام لە بەردەستما بوو کە چۆنە بەڵام زۆر کەس لانیکەم ئەوە ئەسەلمێنێ نیوە بە نیوەیە نیوەیەک لەوانەیە کە حتا کارتیان وەرگرت بوو ڕێیان نەداوە
بۆ مانە ڕێگای بایکۆتیان هەڵبژار حتا بە ئامارە دەوڵەتیەکە تاوجەی من بیستماڵەن 56% گویا بەشداریان کردووە ڕێیان داوە 44%ش ئەسم بەشداریان نەکردو ئەمەش بۆ خۆی دیاردەیە و دیاردەیەکی سیاسیە لەم مازرایەدا لەر حاڵە لە ڕوانگەی چینی کرێکار و بەرەی چەپ و کۆمۆنیستە واگە تەمەشای ئەم نەتیجەی ئەم پرۆسەی هەڵبژاردنە بکەی هەنگاوێکی دیکەیە هەنگاوێکی زیاتر بەرەو بێ ئیرادەکردنی کۆمەلگای عێراق و دانیشتوانیەتی زووتریش هەروە بوو لە دەورەکانی پێشوشە هەروە بوو نەتەنە زەڕەیەک لە خزمەت کەمکردنەوەی ئێش و ئازارەکانی کۆمەلگا و ئینسانەکانی حەقخواز نەبووە وەنیە و چاوەڕوان کراو بوو زۆر کەس وتی ئێمەمانانیش وتمان ئەمە تەسویرەکە لە وەزەی بەوجود هەتووە بەڵام ئێستا هەموو ئەم تەسویرش لە چاو واقعەتێکی تاڵی دیکە لەژێر سێبەری واقعەتێکی تاڵی دیکەدایە ئەویژەوەیە کارەساتی ئەسڵی تەنانەت ڕقابەتی ئەم سێ کوتلەی شیعە و سونی و کورد و ئەقەلیەتەکان و نەتیجەیان چی بۆ یا لە نەزەر منەوە ڕقابەتی مافیەکان نییە ئەویش ئەساسەن سێبەری ڕقابەتی دوو دەوڵەتی تێرۆریستی ئەمریکا و جمهوریەی ئیسلامیە بەسەر هەم پرۆسەی هەڵبژاردن پێش پرۆسەی هەڵبژاردن بەسەر پرۆسەی هەڵبژاردن و ئێستاش دوای پرۆسەی هەڵبژاردن بەو لحاظ هەموو زۆر کەس لە چاودێرانی منسف پێش هەڵبژاردنەکە دەیان کوت ئەم هەڵبژاردنە لە عێراق مەیدانی ڕقابەتی ئەمریکا و جمهوری ئیسلامیە بۆ شکڵدان بە ئایندەی دەوڵەت لە عێراق حکوومەت لە عێراق و ئێستاش دوای ئەوەی تەواو بووە سەرباریەوەی نازانم فەرزکەین جمهوری ئیسلامی و دەست و پەیوەندەکانی گۆیا لە سندوقەکانی دەنگدان ڕێی زیاتری هێناوە بەڵام کەماکان قسە ئەوەیە کێشەی ئەمریکا و جمهوری ئیسلامی لەسەر ساحەی سیاسی عێراق بەکوێگە هەم لە بیرمە لە کۆتایی ڕۆژی هەڵبژاردنەکەدا مێدیای فارسی زمانی پڕبینەندەش دەیانوت انتخاباتی عێراق کێ سەرکەوت ترامپ یا خامنەی و ئەو کێشە ماوە گرێ پوچکەی ئەسلی مەسەلەکەش ئێرەیە و گرێی ئەسلی تەعینی تەکلیفی حکوومەتی ئایندە و نەخۆز وەزیرەکەشی و ئارایشی سیاسی لێرەیە بۆیە کانەیە لێرە کولی ئەو پرۆسەی گاڵتەجاریە لە گاڵتەجاریش بە ولاوتر زەرکاوە بۆیە لێرەدایە ئەڵێن حتا ئەو 56% ڕێی لە خەڵک وەرگیرابێ بە هەر جۆرە وەرگیرابێ کارم نییە و خراپەتە نێو سندوقەوە سرە دەرزیەک تەسیری نییە لەسەر سەرنوشتی ئەو کۆمەلگایەوە ئەوە زووتری ژوا بوو پێشبینی کراو بوو چونکی خودی ئەم فراکسیۆنە سێقۆڵیە بۆ خۆیان هەر کامیان هەڵس و کەوتیان لە چوارچێوەی ڕقابەتی ئەم دوو دەوڵەتەدایە عاقبەت فراکسیۆنی پرۆ جمهوری ئیسلامی یا فراکسیۆنی پرۆ ئەمریکایی و پرۆ غەربی لەو بەینانەشدا نازانم کەسان جەریانەتی لاواز بن بەڵام مەجبورن خۆیان لەگەڵ ئەم دوو ڕەوەندە یەک بخەن و ئەوەش ئەسڵەن تەعین کونەندە نییە فراکسیۆنی شیعە گویا کورسی زیاتر وەرگرت و معلومە ئەوان لە تەقسیم بەندی قەدیمەوە وتوانە نەخۆز وەزیر هیچ شیعەکانە هەروە گوتوانە سەرۆک کۆمارهێنی کوردەکانە ڕئیسی مەجلیسی شینی سونەکانە ئەم
من ببێ ملاحظە ئەم کەلیمەی کوردەکان و سنە و شیعە ئەمە ئەدەبیاتی ڕاستەوخۆ خۆی من نییە، بەڵامی تر ویان تەحمیل کردووە بۆ کۆمەڵگایە. ئێستاژەوەی جمهوری ئیسلامی ئەوە بە کورسی چەندی زیاد کردێەوە تەعین کنەندە نییە. کێشە و ڕقابەتی ئێستای دووبارەی دەوڵەتی ئەمریکا و جمهوری ئیسلامی تەعینەکە. و لێرەدایە لە چوارچێوەی تەرحی خاوەرمیانەی تازەیە کە لە دوای 7 ئۆکتۆبری نەسڵکوشی غەزەوە ڕێکەوتووە و لەژێر لێکەوتەیی ئەو واقعات دەوڵەتی ئیسرائیلی فاشیستیش هاتۆتە نێو معادلەکەوە بە تۆری واقعی نەتیجەی ڕای هەرچێک بوو بێ ئەمریکا ئیسرائیل ئەیانەوێت دیزاینی سیاسی منتەقەکە و ئەجوم لە ساحی سیاسی عێراقیش بکە. و ئەمە گرێدراوە لەگەڵ وەزیەتی ئێران، چونکی عاقبەت جمهوری ئیسلامی و فراکسیۆنی شیعە گرێدراون لەگەڵ یەکتری و کە بەشێکان جزوی محوەری مقاومەتی ترۆریستی. بۆیە نەهایەتەوەی یەکمان تەبلیغات کرابێ، سندوق هاتبێ، ڕۆیشت بێ، هەرچێ بێ، قەڵان ئەوەی کۆمەڵگای عێراق لەگەڵی ڕوبەڕوە، ئەوەی دانیشتوانی عێراق لەگەڵی ڕوبەڕوە کێشەی بینی ئەمریکا جمهوری ئیسلامی و لە کەناریشیدا ئیسرائیلە. جا هەر بۆیە ئەمە لە پێشووترەوە زانرابوو، ئەمان زانی بە نەزەرم ناوزەدکردنی یا نێولێبردنی ئەم پرۆسەی زەلکاوی هەڵبژاردن لە عێراق بەبێ ملاحەزە نێوی بنەی هەڵبژاردن، بەبێ ئێمە بە لە زمانی فارسیا پێڵێن بەبێ گیومە نێوی بنەی انتخابات بەڕاستی تەوهینە بە عەقڵ و شعوری ئینسان. هەر ئینسانێکی ئازادی خواست و هەر ئینسانێکی چەپ و کۆمۆنیست مطلقاً دروست نییە بەم پرۆسە بڵێ پرۆسی هەڵبژاردن. هەر وەک ئێمە ئەوە نزیک 46 ساڵە کۆمۆنیستەکان و ئازادی خوازانی ئێران هیچ وەخت بەوەی لە جمهوری ئیسلامی ئەگوزەرێ پێمان نەوتوە هەڵبژاردن. هەمیشە یاوتمانە گاڵتەجار، شانۆ یا هەر شتێ و هەر ئەم دەستەواژەیە یادی بەخێر لەلایەن مەنسوور حکومەتەوە بەکاربرا بۆڵێ کەسێک بە هەڵبژاردن لە ئێران بڵێ هەڵبژاردن بە بێ ملاحەزە بەنظرم خەریکە تەوهینەکە بە شعوری ئینسانەکە. لێرەش و ئەم نمونەش وایە، چونکی عاقبەت نەهایەتەن کێشەی ئەمریکا جمهوری ئیسلامی لە دەرەوەی جوغرافیای عێراق، لە دەرەوەی مەرزەکانی عێراق گویا خەریکە سەرنوشتی کۆمەلگای عێراق تەعیین بکە. دەنەچە کێشەی ئەمریکا جمهوری ئیسلامی لە یەکلاکردنەوەی ئارایشی سیاسی حکوومەتی، تەعینی سەرۆک وەزیران، ئەمە تەعین کنەندەیە. مەسەلەن هەر لە دەورەی پێشووە هەرام سوودانیا نەهایەتەن بە تەوافقی بینی ئەمریکا جمهوری ئیسلامی بوو بە سەرۆک وەزیران. هەموو کەس زانە کۆ کەمتر وابزانم لە 2 کورسی لە نێو پارلمانە بوو، بە سوورەتی کار ڕەقیبەکەی کە مالکی بوو 105 کورسی بوو، چون ئەویان قبول نەبوو، زۆرتر لە جمهوری ئیسلامی نزیک بوو، بەرحاڵ ئەمیان سازشێکیان لەسەر کرد. ئێستا جا بەرە ئەو ساز شارۆن یا من پێم وایە ڕەوتی ڕووداوەکان لە خاوەرمیانە بەوەی کە جمهوری ئیسلامی و بەرەی مقاومەت نیابەتەکانی جمهوری ئیسلامیش لە عێراق لە وەزعیەتێکی زەعیفتران ئەو ئیمتیازەی جارانیان پێنادەن، عاقبەت مەسیرەکە بەرەوە ڕوا لە تەعینی دەوڵەتی ئایندەی عێراقا ئەوە دەوڵەتی ئەمپریالیستی ئەمریکا و بە کۆمەکی ئیسرائیل وانە تەئسیری زیاتری بێت. ئەوەختە سوالەوەیە ئایا جمهوری ئیسلامی محور مقاومەتیەکەی حەشتی شەعبی و نیروەکانی نیابەتی لە ئەو لە عێراقا ئەم ڕۆڵەی ئەمریکا بۆ ئایندەی سیاسی و تەعینی حکوومەت، تەعینی دەوڵەت، تەعینی سەرۆک وەزیران قبوڵەکەن یا ڕائەوەستن؟ لێرە کێشەیەکی دیکە وارد دەبێت، ئەوەتە خەتەری شەڕ و پێکدادان زیاترەکە. لێرەدا بە نەزەرم
مەسەلەکە ئاوایە ڕۆڵی جمهوری ئیسلامی تعیین کننده بێ حتا بۆ ئەم تعینی ئارایشی سیاسیە. ئەڵان جمهوری ئیسلامی لە کولی ڕووداوەکەی خاوەرمیانە لە بەرابەر دوو بژار دەدایە دەمێکە دەوڵەتی ترامپ ئەوانی لە بەرابەر بژاردەی ئەوەی یا تەسلیم بن یا جمهوری ئیسلامی تەسلیم بێ و ئەت جوملە یەکێ لە شەرتەکانی وەیە دەست هەڵگرێ لە پشتیوانی لە هێزەکانی محوەری مقاومەت لە سەراسەرین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە لوبنانیەوە تا یەمەن و عێراق و غەزەی یا و شەرتانە قبول کاو تەسلیم بێ و داستانەکەی حتمما بینەران و بیسەران بیستویانە یا گەرەوەنە هەموو کە دەڵا خەتەری شەڕێکی دیکە هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی وە شەڕی ئەمجارە ئەگەر ڕوو بداتەوە بە باوەڕی من محدود نابێتەوە هەر بە خودی جمهوری ئیسلامی و جغرافیای ئێران. ئەم هێزانەی سەر بە جمهوری ئیسلامی ئەت جملە لە عێراقی ژەگرێتەوە جاە حوزەمان لەیانەدەن لە پێشدا لەم هێزانەی سەر بە جمهوری ئیسلامی لە عێراقدەن و هەرە بینن ئەم بینانە دوای ئەم هەڵبژاردنە نوێنەری ئەمریکا چووە زۆرترین هەڕەشەکانی بۆ سەر فشارەکانی زەختەکانی بۆ سەر دەوڵەتی عێراق و هەڕەشەکانی بۆ سەر ئەو هێزە ترۆریستە ئیسلامیانەی سەر بە جمهوری ئیسلامی بووە. بەم پێوەرە عێراق و ئێران و منتەقە لە بەردەم ئاڵوگۆڕێکی جددیدایە. ئاڵوگۆڕ ئەڵام بە فاکتۆرێکی دیکە ئاڵوگۆڕی جددی ئەوەڵەن کۆنە پەرستانە لەسەرەوە بە تەقاڵەتی ئەمریکا و ئیسرائیل و عەقبەت یا بە سازش کێشانی تەسلیمکردنی جمهوری ئیسلامی کە عەقبەت پرۆژەکان بۆ چێتە پێشە و خاوەرمیانی گەورەکەیان زیاتر پەرە پێدەن کە هیچ قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی نە لە ئێران نە لە عێراق تێدا نییە. ئەوە بەشێک لەلایەکی دیکەوە چ کۆمەلگای ئێران بۆ بەتایبەت کۆمەلگای عێراقیش تاوجەی من بزانم ناڕەزایەتی زۆرە ئاعترازات هەیە هەر ئەوەی بەڕەسمی نزیک بە نیوەی کۆمەڵانی خەڵک لەم هەڵبژاردنە بە ئاعتراز بەم هەیکەلە سیاسی کە تا ئێستا بووە شرکەتیان نەکردووە ئەوە شەیەوە زۆر جاریش ئاعترازات بووە ئەوەی مەسەلەن لە ئۆکتۆبری 2019دا بوو بزانم ئۆکتۆبر بوو ئەگەر بە هەڵە نەچوو بێت. دەنەچە ئەمە ئەو وەزیەتە عێراق منتەقەکە دەمێکە لە وەزیەتێکی ڕوتینی سیاسیدا نییە و ئەم جار زیاتر لە نێو وەزیەتێکی ناڕوتینی سیاسیە. کەوایە هەر هێزێکی ئەڵان هێزە کۆنەپەرستانەکان چ نەقشەیەکیان هەیە چ بەرنامەیەکیان هەیە بۆ ئایندەی عێراق و منتەقەکە بەڵام قسە ئەوەیە هەر هێزێکی سیاسی خوازیاری هەڵوگۆڕی جددی و لێرە بە مشەخەسی بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری کە مەوجودیەتی هەیە لە منتەقەکە لە ئێران لە عێراق و مشەخەسەن ئەڵان جێگای باسمانە عێراق ئەوش لە بەرابەر ئەو پرسیاردایە بۆ ئەوەڵانم ئاڵوگۆڕە سیاسیە بەم شکڵە بە جددی ئەبینە دیتە دەورەیەکی ڕوتینی سیاسی نابێ و لەستاوە چاوەڕوان بکەین و یەواژ و گوایە دەوڵەت تشکیلە بێ و 3 ساڵی تر 4 ساڵی تر دوایە پرۆژەی یا پرۆسەی هەڵبژاردنێکی دیکە دانێن و خۆ بۆ ئەوە ئامادە بکرێ یا نا ئەم کۆمەلگایە چ لە سەرەوە چ لە خوارەوە زەمینە و ئیمکانی ئاڵوگۆڕی جددی تێدایە. لە هەر حاڵە من پێما بێ بزوتنەوەی کۆمونیزمی کارگەری لە بەرابەر ئەم ئاڵوگۆڕە سیاسیەدا دەبێم ئاڵوگۆڕە سیاسیە ئەوە ببینێەوە خۆی بۆ ئامادە بکە وەگە باز لە چەلنجەکەین ئەمە ئەوەڵین چالنجە بە کام شێوە خۆ ئامادەکەین بۆ ئەم ئەوزاع سیاسیە.
ئەوەی دیارە دوای ئەم هەڵبژاردنە نەهایەتەن لە نەزەر منەوە بە دەخاڵەتی زیاتری ئەمریکا ئەم هەیکەلە سیاسی دیزاین کراوە لە ساڵی 2005 لەسەر ئەساسی دەستەبەندی شیعە سونی کورد دەوڵەت پێک دێنەوە زۆرتر ئەبێ گوێ لە پرۆژە و بەرنامەکانی خودی ئەمریکا و غەرب بگرێ و بەو معنایە تا ئەو جگایی بۆیان بچێتە پێشێ ڕاگررتنی ئەم سیستەمە سیاسیەی کە بۆ خۆی ینی سەرخانی سیاسی سناریۆیەکی ڕەشە ئەمە لە دەورەیەکە کەشتا بەعس لە سەرکار بوو کۆنگرەی ملی عێراق شکڵی گرت لە لەندەن کۆنگرەکەی بوو وەختە لە بیرمان حزبی کۆمونیست کارگەری عێراق و ئێران بەهێزی گەورەی کە ئەوەختە بوو ئەمانوت ئەمانە خەریکن ئالتەرناتیوێکی سناریۆ ڕەشی بۆ ئایندەی عێراق دامەزرێن و دایان مەزران وە لە دژی بوو و ئێستاش ئەو قەوارە سیاسی سناریۆ ڕەشیەی کە لەسەر ئەساسی دەستەبەندی شیعە و سونی و کوردە ئەوە ئیدامەیەدەن کە لە فێدرالیزمی قەوم پەرستانە کە ئاڵێن ئینسانەکان بەرەساسی قەومیەت دەستەبەندیەکە بەقەد ئەو خراپ و ئەرتێجاعی و کۆنە پەرستانەیە وەختە ئینسان چاو لەم هەیکەلە سیاسیە دەکا ئاوا ڕایەگرین بە قەولی مەنسوور حکومەت کە دوای دێمۆسەری لە کتێبی دموکراسی تەعابیر و واقعیەت دەڵێ سان لەڵێ ئینسان کە ئەمە دەبینێ حاڵی تێکە چێ حاڵی بە هەمەخوا دیزە جگە ئەوە ئەمەش چالەنجێکی دیکەیە چینێ کرێکار و کۆمونیزمی کاریگەری دش بە ڕاگررتنی ئەم هەیکەلە سیاسیە خودی ئەوەی نازانم بە کوردەکەی هەندەقێکی بڵم نەهادینەکردن بەڵحاڵ ڕاگرتن پاراستنی هەیکەلەیەکی سیاسی دەستەبەندی قەومی مەسەبی هەر زەرکاوی لێ ئەکەوێتەوە دەرنەتیجە چەلەنجێکی دیکەی و ئەرکێکی دیکەی کۆمونیزمی کاریگەری لە ڕۆژی ئەوڵەوا بووە ئێستاشە بێ ناوتن بێ بەم هەیکەلە سیاسیە بەم ئارایشە سیاسیە ئەوە لەسەر تاکتیک و لەسەر سیاسەتی کۆمونیزم کاریگەری تاسیرێ بێ دوای ئەوە خاڵێکی دیکەوەیە بەرئەساسی ئەم دەستەبەندی قەومی مەسەبیەی کە بووە حتممە دەوڵەت دروستەکەنی تر دەوڵەتەکەی کە وتنجگای ڕەزامەندی ئەمریکا بێ لە بەرابەر ئەم دەوڵەتەدا چالنجی ئێمە و ئەرکی کۆمونیزم کاریگەری چییە من تەسەورمەوە بووە و تەسەورمەوە لە زووتریشوە و بەتابێت ئەستا من کارمەڵان بە ڕابردووی پێشتر نییە ئەبێ سیاست و تاکتیکی کۆمونیزمی کاریگەری لە بەرابەر دەوڵەتێک کە تەشکیلکرد و حکوومەتێک کە هەیە پلاتفۆرمی سیاسی کۆکردنەوەی هێز لە دەوری پلاتفۆرمی سیاسی کۆتایی هێنان بە دەسەڵاتی ئەو حکوومەتە بێت کە ئێستا لە سەرکارە بە زمانێکە لە لای ئێمە لە کوردستانی ئێران باسەکەی بزوتنەوەی سەرنگونی خوازی ئەبێ بێنینە مەیدان کۆمونیزمی کاریگەریە بێت سەرنگونی خواز بێت کۆمونیزمکە بە هەر دەستەواژەیەک ئەلان لە معادلاتی سیاسی ئەبێ پرۆژەی کۆتایی هێنان بە دەسەڵاتی سیاسی حاکم لە بەغدای ببێت کە من پێم وایە بەداخەوە نازانم لەسەر کاغەز زۆر نووسراوەیان نا لێرەوە دوایی چونکی واردی باسی مشخصی هەردوو حیزبی کۆمونیست کاریگەری عێراق و کوردستانە بم ئەم پلاتفۆرمی کۆتایی هێنان بە دەسەڵاتی کۆنکرێتی قەومی مەسەبی حاکم لە بەغداد لە پلاتفۆرمی سیاسی و بە تایبەت لە پراتیکی سیاسی ئەو دوو حیزبەدا کەوتۆتە لاوە کەوتۆتە حاشیەوە بە هەر لێکدانەوەیەک وتبێت یان نەیانوتبێت و ئەمە خەتایەکی گەورەی سیاسیە
جاذب دم سمو سرينكم طبعا بەدەستەوەگرتنی پلاتفۆرمی کۆتاییهێنان بەدەسەڵاتی سیاسی هەیەت حاکمەی قەومی مەسەبی بە کۆنکرێتی بە مشەخەسی هێزیەوێ نیرویەوێ ئبتکاریەوێ ڕهبەرانی ناسرایەوێ حزبی تۆکمە و قەویتر لە وەزیەتێک کە ئێستا ئێمە تیا بەسەرە بین ئەوێ و 31 ساڵ لەوە پێش حزبی کۆمونیستی کارگەری عێراق چه وەختە هێشتا دەورەی بەعز بوو چ لە 2003ەوە کە بەعز ڕوخە بەو ئومێدە بەو هیوایە پێکمان هێنا و ئەو جوملە بەسامی خۆم منیش شەریک لە پێکهێنانی ئەو حزبەدا عاقبەت وەکو تاکتیکی سەرەکیەکەی کۆتایی بێنێ بە دەسەڵاتی مەوجود و هەنگاو هەڵێنێ بۆ عاقبەت دەسەڵاتی شۆڕایی و کارگەری و سۆسیالیستی لەو کۆمەڵگایەدا ئەمڕۆ ئەبوایە دوای 31 ساڵ لە عمری تەحەزبی کۆمونیزمی کارگەری و حزبیەتی کۆمونیزمی کارگەری و وجودی حزبی کۆمونیست کارگەری عێراق و لە 2008 شەوە حزبی کۆمونیست کارگەری کوردستان ئەمڕۆ بەرەساسی ئەو پلاتفۆرمە کۆمونیزمی کارگەری متەحەزب و حزبەکانی هێزی معادلەی سیاسی بن هێزی معادلەی سیاسیەک بن کە مدعیە بۆ یەکلاکردنەوەی دەسەڵات لەو کۆمەڵگەیەدا بەداخەوە دوای ئەو 31 ساڵە مەسەلەیەکی دیکە کە دەبێت باسی بکرێت وانی نەما کۆمونیزمی کارگەری و حزبەکانی کە بەو دوو حزبەوە دەناسرێتەوە ئەمڕۆ پەراوێز کەوتووە هێزی معادلەی سیاسی نییە و عینەن چالەنجێکی دیکە دوای هەر ئەم ڕووداوانە هەر ڕاهبەریەکی ڕۆشنبین وەک کۆمونیست لەو دوو حزبە یا لە بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەری دەقیقەن پرۆژەیەکی بوژاندنەوە بەرجەستەکردنەوە هێنانە مەیدانی هێزی متەحەزب ڕێکخراو و متەشەکلی بزوتنەوەی کۆمونیزمی کاریگەریە بە ئاقاری ئەوەی خوازیاری دەسەڵاتی سیاسی بێ بە ئاقاری ئەوەی حەول بدە هێز کۆکاتەوە نیرو کۆکاتەوە خۆ قەوی بکە خۆ بەهێز بکە زووترە بۆ یابمان کردایە ئێستاش ئەگەر نەکراوە لە ئایندە بیکە نازانم ئەوە کەوێتەوە سەر ئبتکارات و خەلاقیەت و هێز کۆکردنەوە بۆ کۆتاییهێنان بە دەسەڵات و بە قودرەتی خۆی بە ئیمکاناتی خۆی بزوتنەوەی کارگەری و جەماوەری و ناڕازیە کە ئەجملە لە هەڵبژاردنە شرکەت ناکەن بە ئاقاری ئەوە بەرێت کە کۆتایی بێنن بەم دەسەڵات و ئەمە چالنجێکی زۆر سەرەکیە کە لە پێشمانە من لێرەوەدا ئەگەڕێمەوە سەر ئەم دەورەیەوە پرۆسەی هەڵبژارد و بەشداری هەردوو حیزب لەوە من بەداخەوە دوای خودێم هەڵبژاردنە ئەڵا هەڵبژاردن تەواو بوو دوای ئەو هەڵبژاردنە کە کراوە ئەڵان دواتر ئەچمە سەری لە کردەوە لە ئەلامی سیاسەتی ڕابەری هەردوو حیزب ئەوە نابینن خۆ بۆ ئەم ئەوزاعە و هاتنە مەیدان وەک معادلەی سیاسی بۆ بەرزکردنەوەی قوتبی ڕادیکاڵ بۆ کۆتاییهێنان بە دەسەڵاتی سیاسی بێنە مەیدان باس لەوە دەکرێ خەریکە خۆ بۆ ئەوە ئامادە ئاکرێ کە ئێمە ئەم هەڵبژاردنە چووە تەواو بوو کەم و کوڕەکانمان ئەمە وتراوە بە کەتبی نووسیویانە من نێوی فەرد ئەڵا لێرە نابم چونکە خۆیان ئیدعاکەن کۆمیتە مەرکەزی هەردوو حزب لەسەر ئەم سیاسەتانە ساغە دەی منیش خطابم بە هەردوو کۆمیتە مەرکەزی هەردوو حزبیان مهم نییە کام ڕفێق لە نەشرەی ئۆکتۆبر مقابلەی کردووە و نووسیوێتی تێگر قسەی هەمویان باشەوە دەکەن بەجێوەی بیر لەوە بکرێتەوە لەم پرۆژەدا وەک حزبی شیوعی ئەترافی کردووە مەدەنیەت چووە دواوە و ئەوان تیا سەر نەکەوتوو بوون ئەو دوو حزبەش چوونە ناو ئەم پرۆژەی هەڵبژاردنە
گاڵتەجاریان نەتەنیا تیا سەرکەوتوو نەبوون، زۆر خەتای گەورەی سیاسی بوو لە تمەشیان تیا خواردووە. چ دەرسێکی لێ وەربگیرێ بۆ بوژاندنەوەی هێزی کۆمۆنیزم بەڕووی دەسەڵاتی گەندەڵە باس لەوە دەکرێت. ئەمە تەجروبەیەک بوو لە نەزەر خۆشیانەوە تا ئێستا جەمبەندێکی یا کۆبەندێکی گەورە نەبینراوە و یاتیا سەرکەوتوو بوون. لانی کەمێکە لە هاوڕیان ئەوەی نووسیوە دواتر باسی دەکەم و قسە لەوە دەکەن کە کەم و کوڕیەکانی ئەم دەورەیە لێستاوە، کەم و کوڕیەکانی ئەم دەورەیە پڕکەینەوە. یعنی ئەوەی چی چین لە فکریەوە دابین 2000 ساپۆرتەکە جۆرکەین لێستاوە بۆ 4 ساڵی ئایندە یا 3 ساڵی ئایندە دەقیق نازانم. لێستاوە چەکی سپیدان بە ئینتخاباتی دوهاتوو. لەستاوە ئەو تەسەورەی کە گویا کۆمەلگای عێراق ئارام ئارام و ڕوتین 3 ساڵتر 4 ساڵتر دووبارە هەر بەم جۆرە بساتی انتخابات دەبێت. لەحزێ بیر لەوە نەکردنەوە کە ڕەنگە ئاڵوگۆڕ پێک بێ و پێکیش دێ. سیستم ڕەنگە ئاوان نەبێت. پوڵ کۆکردنەوە بۆ ئەوەی زەمانەتی شیکارکردن لە پرۆژەی هەڵبژاردن. وەختە ئیدعا دەکرێت ئەم تاکتیکەی ئەم جار کە تاشیا سەر نەکەوتوو بوون ناگۆڕدرێ ڕێگای گەڕانەوەی نییەوە. دواتر باسیەکەم معناوەیە بینی بزوتنەوەی کۆمۆنیزمی کارگەری و ئەم دوو حیزبەی کە بە کۆمۆنیزم کارگەریەوە دەناسن بەجێ ئەوەی نەقشەیەکی دیکە، پرۆژەیەکی دیکە، جۆرێکی دیکە خۆ ئامادە بکەن بۆ ئێستا و ئایندەی ئەوزاعی سیاسی عێراق، خەریکن لەسەر ڕەوتی ناسەرکەوتووی شرکەت لە پرۆژەی ئەم هەڵبژاردنەدا خۆ تەیارەکەنەوە. و ئەمە جێگەی داخ و ئەمە تەجروبەکردنی دووبارەی پراتیکێکی ناسەرکەوتوو. هەر لەم پێناوەدا بینی کە نەتەنیا بە گفتار و نووسینەوە وتراوە ڕۆژی 24 نوامبر دانیشتنی ڕابەری حزبی شیوعی کوردستان، حزبی کۆمۆنیست کارگەری کوردستان بووە. هەر لەوێ باس کراوە دوولایەن حەول ئەدەن کەم و کوڕیەکانی پرۆسەی هەڵبژاردن کەم بکرێتەوە. ڕان عینی جملەکەم لە بیر نییە بەڵام ئەوە ڕاگەیاندنەکە هەیە. ئەنی بیر لەوە دەکرێتەوە حزب شیوعی کوردستان و ئەم دوو حیزبە بەیەکەوە حەول بدەن ناتەواویەکان و کەم و کوڕیەکانی پرۆسەی هەڵبژاردننی ئەم هێزە کۆنە پەرستانە بەڵکو کەم بکرێتەوە، ئیسلاحاتی پێ بدەن بۆی خەڵکانی زیاتر مەجای بەشداری و کاندیدبوونی تێ بکەن. خەریک یعنی مشاورەدان، ڕێفۆرمدان، ئیسلاحیەدان بە پرۆسەیەکی گاڵتەجارانە. ئەمە کاری کۆمۆنیستی نییە، ئەمە کاری حزبی شیوعی کوردستان و عێراق بووە. هەمیشە دەیان حزبی شیوعیەکان لە 91 ساڵ عمری حزبی شیوعی ئەو کاری کرد. و هەر لەوێ باس لەوە دەکرێت دوو هەیەتە دانیشتوون هەردوو لا حەولەدەن بەرەی ئازادی خواست بەقووەتکە. من لێرە پرسیارم لە ئێوە هەڵسوڕاوانی کۆمۆنیست لە کۆمۆنیستەکانی کارگەری لە هەموو ئەو دوو حزبش حزبی شیوعی لەکەیەوە جزوی بەرەی ئازادی خوازی کۆمەلگای عێراق. ئایا ئێمە کۆمۆنیستەکانی ئێران مجازین بە حزبی توودە بڵین جزوی بەرەی ئازادی خواز بووە؟ بە سازمانی ئەکسەریەتی فەڕۆخ نگادارمان بڵین جزوی بەرەی ئازادی خواز بووە؟ ئەمە خۆڵکردنە چاوی کارگەر و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە. حزبی شیوعی عێراق من کارم بە دەورەی ئەوەڵ و فەهد و ئەمانە نییە. ئەونەی ئەزانم ئەونەیەم بندەتەش زیاتر متالعەم کردووە. لەو سەردەمەوە جبهەی لەگەڵ لانیکەم حزبی بەعز دروست کردووە لە ساڵی 73 و 74 میلادی بەولاوە. جبهەی لەگەڵ حزبی بەعسی فاشیست بووە، لە دەوڵەتی حزبی بەعسی فاشیستا شرکەتی کردووە، بەشێک بووە لە دامەزراندنی دەوڵەتی فاشیستی بەعز. و ئەمە کۆمۆنیستەکانی عێراق کە بۆ خۆیان ڕۆژێک لە ڕۆژان کارگەرانیان دروست کردووە، ڕۆتی کۆمۆنیستیان دروست کردووە، یەکێتی خەباتیان دروست کردووە، سەرنجی کرێکاریان دروست کردووە. من سەر و کارم لەگەڵیان دەڵ لێم بیستون.
حزبی شیوعی بەشێک بووە لە دەسەڵاتی بۆرژوازی لە عێراق. دۆستان هاوڕێیان ئەمە خەتای سیاسی نییە؟ کەوایە لە چوارچەوەی ئەو قسانەی تا ئێستا کردومە بە ئەگەڕێمەوە سەر مۆزوعێک کە برێکش گوزارەوە فوکوسمەوە سەر ئەوەی کە لەم پرۆسەی گاڵتەجاری هەڵبژاردنە شرکەتکردنی هەردوو حزبی کۆمونیستی کارگەری عێراق و کوردستان چەندین خەتای گەورەی سیاسی هەم بە لەحاظی مێتۆد و سیاست هەم بە لەحاظی پراتیک و حتا ئوسول تیا بووە. لەوانەیە وەختەکەم ئەزانم هەندێک سەر نیو سەعاتم ماوە بێ بەپەلە ئیشارەیان پێ بکەم. طبعا لەم پرۆسەدا زۆر کەس لە شخصی من حتا لە ئێمە لە حزب حکومەت زیاتر رەخنا و نەقدی شرکەتی دوو حزبیان لەو پرۆسەدا کردو. ئێمە بەسامی خۆمان وەکو حزب نامەیەکمان ئاراستە کردن و مقابلەیەکی کورت کە ئێمە کردومانە و هەر لێرە با ئیشارەیەکیش بەوە بکەم. ئێمە ڕۆژی 4 نوامبر نامەیەکمان ئاراستەی کۆمیتە مەرکەزی هەردوو حزب کرد بە کورتی ڕەخنی خۆمانوات کە بەشێکی دواتر لە جەریدەی کۆمونیستی هەفتەگی باسمان کرد. هەفتەیەکی مابوو بووە ڕۆژی 4 ناردوانە یا ڕۆژی 11 انتخابات 75 ساعتی تەواو ماتەڵ بووین جوابێک ببیستینەوە، یعنی 3 شەو و ڕۆژ بە ئیزافەی 3 ساعت بۆ تازانن 24 ساعتی 24 ساعتی 72 ساعت بە ئیزافەی 3 ساعت. لەو پرۆسەدا ڕەنگە هاوڕانی حزبی خۆم دوای نەقدشم لێ بکەن. پەیامم بۆ سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیست کارگەری کوردستان داناوە ئەو ڕۆژی نامەکەم دادۆ ڕۆژی 4 نوامبر کە ئەو نامەیە تەمەشا بکرد بە دیالۆگێکی لەسەر بکرد کە زۆر جار پەیامی وامان بۆ یەکدانەوە دوای ساعتێ 2 ساعت 3 ساعت پەیوەندیمان لەگەڵ یەک بەرقرار بووە. لەو 75 ساعتدا جوابێ نەبووە. 75 ساعتیش ڕاوەستاوین تا ڕۆژی جومعە 7 نوامبر هیچ جوابێ نەبووە تا زەمانێک ڕاگەیاندنی هەردوو حزب بنێوی ڕاگەیاندنی کۆتایی بانگەشەی هەڵبژاردن دەرچوو. وتیمان لەوێن نەتەنیا هیچ تەوەجویەک بە قسە یا پێشنهاد ئێمەش نەکراوە کەماکان لەسەر ئیدامەی سیاسەتی خۆیان و کۆتایی بانگەشەکە چونکە قانونەن گویا بایەتەوە بواە بە دفاع لەو کاندیدی کە مورد نظران کراوە. لە نظر ئێمە ئەمە ئێهمالکردنی حتا نامەیەک بۆ ئێمە نردومان. تەبیعی بووی تێمەش 4 ڕۆژی مابوو بۆ پایانی انتخابات و لە زۆر جێگاوە لە ناو خۆی حزب لە دەرەوەی حزب لەمان پرسیارەکە هەڵوێستان چییە؟ لەو بابەتەوە چەندین نامەم شخصان بەدەستگەیشتووە لە کۆمونیستای دەرەوەی ئەم حزب لەلامە. تەبیعیە بە وەزیفەی خۆمەمانزانی دوای ئەوەی ئەوان کۆتایی بانگەشەکەشان ئەلام کرد و ئەوە نظری خۆمان دەربڕین. هەموو ئێوە شاهد بوون چوارچەوەی ڕەخنەی ئێمە وە پێشنهادێکشمان کرد. پێشنهادمان کرد بوو گوتمان ڕانکە چەند ڕۆژی ماوە بۆ کۆتایی انتخابات ئەمە هەڵەیە شرکەتەوە بکشێنەوە پێش ڕۆژی کۆتایی بکشێنەوە با ئەمە تەواوەن نەڕۆخێ بەسەر کۆمونیزمی کاریگەریدا ئەم خەتا سیاسی. هیچ موردی تەوەجو قەراری نەکرد. دوای ئێمە من بە شخصی بەعلەنیە ساری نزەرمان کرد نەکەرە ڕۆژی 7 مانگ ڕۆژی 11 مانگ هەمووتان دیوتانە چ نامەیەکیان بە چه ئەدەبیاتێک ئاراستەی حزب کۆمونیست کارگەری کردو. ڕابەری حزب کۆمونیست کارگەری هەرێونەی وت حکمەتیس وتی ئێمە ناچینە ئەو ئاستە لە جوابدانەوە کە ئەوان نووسیویانە. ئەوە لە نەشریەی کۆمونیستی هەفتەگیش مصاحبەیەکی مفەسەلترمان لەگەڵ هاوڕە شەماڵ عەلی کردووە وەکو ئەندامی کۆمیتەی ناوەندی لەسەر انتخابات لە عێراق هەڵبژاردن لە عێراق لە گۆشەیەکیشدا هەرەونەی وتوێتی ڕابەری حزب کۆمونیست کارگەری حکمەتیست نایە واردی ئەو ئاستە لە جەدەل و بەحث بێ. ڕەعانیش میش لەوە زیاتر ئیدامەی نادەم چەند شتایەکی ناڕەوا بە ئێمە وتراوە.
بەڵام ویستم ئەو ڕوونکردنەوەی بدەم. ئێمە ڕۆژی 4 نوامبر ئەو نامەمان نات ڕۆژی 7 نوامبر دوای ئێمالکاری تەواوی ئەوانجا قسەی خۆمان بە عەلەنی کرد. ئێمە ستا بێمە سەر لە نەزەر منەوە ئەو هەڵانە چی بوون؟ لەسەر ئاستی گشتیا بەشێک لە نووسینەکان بەشێک لە تەوزیحاتی ڕابەری هەردوو حیزبەوەیاڵن عاقبەت هەڵبژاردنیش تاکتیکێکە ئەکە شرکەتی ئیتیاب بکەیت وەک گەڕانەوە بۆ دووما و ساڵی 1905 رووسیا و 120 ساڵ لەوە پێشوان مەشوە نکۆڵی لەوە ناکەین. هەڵبژاردن بەحەڵ تاکتیکێکە بەبێ بە پێی لێکدانەوەی کۆنکرێت مشخص لە هەلومەرجی مشخصە لە مەوردی تەسمیم بگری. بەڵام قسەوە بوو ئەم هەلومەرجە مشخصە بەو قسانی کە لێ پێشەوە کردم ئەو دیزاینە سیاسی لەسەر هەیکەلەی سیاسی عێراق کراوە، هەیکەلەیەکی سیاسی کە متەناسبی سناریۆیەکی ڕەشە کە دەستەبەندی قەومی مەسەبیە هەموو ئەمانە کراوە و بە کارکردە هەڵبژاردن لە دەورەکانی پێشیا بوویانەوە خودی ئەو دوو حیزبە شرکەتیان بە درۆستیانە کردووە. چەند لێکدانەوەی سیاسیە کرد کە ئەگەر حیزبێک پلاتفۆرمی کۆتایی هێنان بە دەسەڵاتی سیاسی ئەم مافیانەی ببێ ئیتر بە ئاسانی خۆی تێکەڵم گاڵتەجاریە ناکە. گەڕانەوە بۆ 120 ساڵەوە پێشی دۆما جوابی ئەمڕۆ نییە. لێنین و لێنینە وەختە زۆر کارێ درستی کرد. ئەوە هاوڕایانی دیکە لە گفتوگۆکانیانە هاوڕە شەماڵ هاوڕە مۆیەد خودی شەماڵ عەلی لە گفتارێکی جیاوازە لەو ئاستە گشتیە ئەوەی زۆر بە جوانی باس کردووە و من تکراری ناکەمەوە فقط ئەوەی ئیزافاکەم. لە بیرانە چێتۆ دۆمای کە لە ساڵی 1956 بەوجوتات بۆ خۆی نەتیجەی پاشەکشەی قەیسەر بوو لە ژێر فشاری شۆڕشی 1905 هەرچەنە و دۆمایە مەشورەتی بوو. ئەخە پێشەوە مەشورەتیش نەبوو، خۆی بە تەنیای ئەیدوری و ئەیبڕی لە ژێر فشاری شۆڕشی 1905 پاشەکشەی کرد مەجبور بوو شتێک بەنێوی دۆما دروستکە مەشورەت بکە. لەو دەورانەی بە قەولی شەماڵ عەلی نە تەلەفۆن بوو، نە رادیۆ بوو، نە تەلەڤیزیۆن بوو، نە خوێندەواری زۆر بوو. عاقبەت مەجالە کرابوو معلومە لێنین و بۆلشویکاش عەقڵیان بووتان ئەگەر جاجارێ لێرە فرسەت هەیە بچین قسێ بکەین با بچین بیکەین هەتا ئەگە مەشورەتیش بێت. بەڵام عاقبەت ئەوە 120 ساڵ تا ئێستا ئەو ساعەکە زۆر گۆڕدراوە و لێرەوەیە بەلحازی مەتۆد و ئەسڵ ئەمانجێڕنەوە بۆ ئەو وەختە و بە تایبەت کتێبی چەبرەوی مناڵانە زۆر باوەشێن ئەکرێت. من پرسیارمەوەیە مەگەر ئێوە لەم ئێمە هەمومان منیش لەو حیزبی کۆمونیست کاریگەری عێراقدا بووم لە 30 ساڵی ڕابردووە ئێمە چەبرەوی مناڵانەمان کردووە کە ئەمڕۆ ئەخۆ ناکرێت لە 4 مانگەوە پێشەوە کە ئێوە بەوە گەیشتون بە قەولی خۆتان گۆڕدراون ئیتر دەگوا بێ پێشووتریەوەش چەبرەوی مناڵانەتان کردووە. ئیتر ئێستا کە بە هەر کەس کە شرکت نەکاو بنێوی بایکۆتچی حملە بە چەپ بەو جۆرە سازمانەدا. ئەمڕۆ اتفاقاً دوای هەڵبژاردن بۆ بەجێ کتێبی چەبرەوی چ باید کردەکەی لێنین نانێنە سەر مێزەکەتان زانین چ بکرێت چ باید کرد. بەڵام من لێرەوە بۆ نیشاندانی بێگانەبوونی تاکتیک و سیاسەتی ئەم دوو حیزبە و هەر کەس کە لەگەڵیان شەریک بۆ خۆیان ئەڵەن لە 2-3 مانگەوە پێشەوە لەگەڵ جەمعی خەتی ڕەسمی و کەسانی دیکەش لە کۆمۆنیستەکانی ئێران هاوفکریان کردووە بڵێم اتفاقاً بە ئتکا بە ئەدەبیاتی ڕۆشنی ڕەهبەری جونبشی کۆمۆنیزمی کاریگەری کە مەنسوور حکومدا چه خەتایەکی گەورە کراوە. من لە ڕاهبەری و دوو حیزبا پرسم ئەو نەی بە کتێبی چەبڕەوی مناڵانەی لەنین و بە دومای 120 ساڵ مراجعکەنەوە ئەی بۆ بە نامیلکەی دموکراسی تەعابیر یا واقعیەتەکەی مەنسوور حکومەت کە 34 ساڵەوە پێش نووسێتی مراجع ناکەن بۆ یەکجار کۆدێک لەو نایەنەوە.
ئەو سەر چاوەتر بوو بۆ ئێمە کە من لەبەردەستمە ئەڵان ئشارەی پێکەم. منسوور حکمت لە نامیلکەی دموکراسی تعابیر و واقعیت کە اتفاقاً تەرجمە کراوەتەوە بە کوردی ئەو وەختە ئاوات سەعید دەستی خۆش بێ تەرجمەی کردووە لە جەڵدی 2 کتێبی بەرەکسووری سالار ڕەشید دەویش دەستی خۆش بێ بنێوی دموکراسی لەگدانەوەکان و واقعیت چاپ کراوە. منسوور حکمت بۆ کە نەقدی گەورەی خۆی بەرابەر بە دموکراسی و پارلەمان باسەکە لەوێنە لی پرسراوە کە باشە تۆ بەم نەقدە لە دموکراسی و پارلەمان ئایا ئەکولەنی تر بایکۆتی پارلەمانەکەی بۆی خۆم تەوزیحی زیاتر نەدەم ئەو بەشە کە هەر لەم کتێبەی واوتم جڵدی 2 هەڵبژاردەیەک لە نووسراوەکانی منسوور حکمەتە دەستی سالار ڕەشید خۆش بێ مراجعی پێکە. منسوور حکمەت ئاواڵێ هەموو ئەو پرسیارێکی لەکراوە هەموو جوابەکەی قیناکە وەختێگرێ بۆتان یەخوێنمەوە بە نەوترێ هەر بەشەم بە دڵی خۆم هەڵبژاردووە. بەڵام پرسیارەکە تێکرار ناکەمەوە پرسیارەکە بڕێک مفەسەلە بەڵام کورتەکەی ئەوەیە ئەڵەن تۆ نەقدت لە دموکراسی و پارلەمان هەیە ئایا معناوەیە تۆ بە تەواوەتی تەحریمەکەی منسوور حکمەت ئاوا جواب بداتەوەڵێ ئەڵێ مەسەلەی مەبدەئی لە زەمینەی هەڵوێستی حیزبی کرێکاری لە بەرامبەر پارلەمان و ڕژیمی پارلەمانیدا لای من ئەوەیە کە ئەو دامەزراوە و ئەم ڕژیمە سیاسیە ناتوانێت ئامراز و هۆکارێک بێت بۆ سەرکەوتنی سۆسیالیزم. ئەزانم دروست شتەکە بەڵێ سۆسیالیزم ئەزانم ئەوە تێگەیشتنێکە ئەم لە 2 حیزبیشا هەیە ئێمەش هەیە ئێمە لە نامەمانە ئیشارەمان پێکردو ئەوانی لە ڕاگەاندنە ئیشارەوە تا ئێستا مەسەلەیەک نییە. لە سۆسیالیزم لە ڕێگای پارلەمانەوە بە سەرکەوتن نەگەت بەڵکو بە پێچەوانەوە پارلەمان بە هەر ڕادەیەک دموکراسی بێت و ڕواڵەتیژ نەبێت وەک سەنگەرێکی بەرهەڵستی بۆرژوازی لە بەرامبەریدا دەوەستێتەوە ینی لە بەرابەر کرێکار و مافکرێک. من لە ڕووی مەبدەئیەوە بایکۆتکردنی پارلەمان تەرەح ناکەم بەڵکو باس لە لاوەکیبوونی لە تاکتیکی بەدەستێنانی دەسەڵاتی سیاسی چینی کرێکاری سۆسیالیستدا دەکەم. ئەبێت ئەوەش بڵێم کە هەڵوێستی من بەرابەر پارلەمان تەنانەت لە وڵاتانی چەشنی بریتانیا و فەڕەنسا و باسی بریتانیا و فەڕەنسا و ئوروپاکە تەنانەت لە وڵاتانی چەشنی بریتانیا و فەڕەنسەدا لە چاو تێگەیشتنی گشتی چەپی شۆڕژجێر نە چەپی سونەتی و چەپی ترۆتیسکیستی و چەپی لە چاو تێگەیشتنی گشتی چەپی شۆڕژجێر یان حزبە ڕادیکاڵە کرێکاریەکان تازە لە وڵاتەدا زیاتر لە بایکۆت نزیکە. ئەڵێ هەڵوێستی من زیاتر لە بایکۆت نزیکە لەکوێ لە فەڕەنسا و لە بریتانیا. بە بۆچوونی من بە نسبەت کرێکارەوە پەرلەمان مەیدانێک نییە بۆ دەسەڵاتی مەیدانێکە بۆ بەربەرەکانی سیاسی. لە ڕووی ئەمەلیەوە بزانین ئەڵێچی لە ڕووی ئەمەلیەوە مەسەلەی بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی و ئەم جۆر شتانەدا بە تەواوی پەیوەندە بە کات و شوێنەوە بە کات و شوێن کات ینی کاتی ئەم سەردەمە ڵان دوای باسەوە نەبگەڕێنەوە بۆ 120 ساڵەوە پێش شوێنی ژیانی و جوغرافیایی کە هەڵبژاردنەکەی تیاکرێت کە لەم مۆردای عێراق من خۆم ڕام وایە ئاواڵ من خۆم ڕام وایە کە کۆمونیزم لە ئوروپا لە ڕادەبەدەر سەرقاڵی پارلەمان و خەباتی پارلەمانیە لە ئەمریکای ئەمڕۆدا کەویژ توانە مەهدی دموکراسی و پارلەمانەیتر لە ئەمریکای ئەمڕۆدا بەڕێی من بایکۆتکردنی ئەنجومەنەکانی یاسادانان منزوری کۆنگرەیە کۆنگرەکانی یاسادانان و هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار وەکو پرەنسیب تازاڵێ وەکو پرەنسیب کە تەنها بۆ ئەڵە لە ئەمریکای ئەمڕۆدا بەڕای من بایکۆتکردنی ئەنجومەنەکانی یاسادانان و هەڵبژاردننی سەرۆک کۆمار وەک پرەنسیب باشتر هەڵە پرەنسیپی منەوەیە لە ئەمریکا نابێ بەشداری بکرێت
مەگەر تەنها بۆ هێندێ هەلومەرجی تایبەت ئیتر دەنا شرکەتکردن دروست نییە. دوایەڵێ تاکتیکێکی مەبدەئی تر من باش نەخوێندەوە بەتانی خوێنمەوە لە ئەمریکای ئەمڕۆدا بەڕەئی من بایکۆتکردنی ئەنجومەنەکانی یاسادانان و هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار وەک پرانسیپێک کە تەنها بۆ هێندێ هەلومەرجی تایبەتی دروست نییە تاکتیکی مەبدەئی ترە ئەنی بایکۆت لە بەشی زۆربەی دواتر لە بەشی زۆربەی وڵاتانی دواکەوتوودا لە بەشی زۆربەی وڵاتانی دواکەوتوودا و بە تایبەت لە ئێران و وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە تایدا پارلمان یان دێکۆرێکە و یان بە فەرمی و بەکردەوە چوونە ناوەی نوێنەرانی هەڵبژاردراوی خەڵک بۆ ناویان ممکن نییە بەڕای من لە ڕووی مەبدەئیەوە دەبێت بایکۆت بکرێت بۆ زۆربەی وڵاتانی دواکەوتووی دنیا بە تایبەت ئێران و خاوەرمیانە ئەڵێ بەلحاظ ئوسولی مەبدەئی ئەبێ بایکۆت بکرێت. دێمە مقایسەکەن لەگەڵ نووسینی هاوڕێیانمان لە جەریدەکانی ئۆکتۆبر کەوتوانە ئێمە هیچ کات بەلحاظ مەبدەئی بایکۆتمان هەڵ نەبژاردووە ئەڵەمە یەکوا بە 30 ساڵی پێشوو بۆ شرکت نەکراوە وە مەش قسەی ئیتر من نییە ئەگە کەسێک جا بداتەوە تۆ لەو نووسینەی مەنسوور حکومەتە هەرچی دەیخوێنیەوە زیاتر بەرەو بایکۆتە. تازە من لەوان دوای نەزەری خۆمەڵێم بۆ ئەم هەڵبژاردنەی عێراق بایکۆت تاکتیکێکی کاریگەر نییە لە بایکۆت بەولاوەتر ئەبێ. من هەر لە درێژەی ئەوە دایترم کتێبە قورسە بەدەستمەوە هەرەو نامیلکە دوو جەنبەی دیکەی تێدایە تەکمیلکەری ئەم بۆ چوونەیە بۆ تەکمیلەی پارلمانی دەستەبەندیکراوی مەسەبی قەومی مەنسوور حکومەت تا ساڵی 2002 2003 بەعزڕوخە ئەم هەیکەلەی قەومی مەسەبی عێراقی نەدی تا نەزەری لە مەوردە بدا بەڵام نەزەری لە مەوردی دەستەبەندی مەسەبیەکەی پارلمانی لوبنانەوە هەر لەم کتێبەدا داوە ئشارەیەکی پێک. لێرەدا هەر لە کتێبی دووبارە دموکراسی تەعابیر و واقعیەت دەڵێ باسی واکاڵێت اتفاقاً ئیرادێک لە ئێمەمانان گیراوە کە گویا ئێمە پارلمان بە چاک و خراپ تەقسیمەکەی نە کەس وای نەکردووە نەو کەسانی بایکۆتیان کردووە نە ئێمە لە حیزبی حکومەتی نە شەخصی من ئەوەی نەکردووە ڕفیقی ئێمە بە مەیلی خۆی کایە بە کەلیماتەکە ئەوەی شوبهاندووە بەوەی وەختی ئێمە وتمانە بابە ئەم هەیکەلە سیاسی عێراق قەومی مەسەبی ڕووپۆشی سناریۆی ڕەشە وا لێک دراوەتەوە کامە بە پارلمانی چاک و خراپ. بزانن مەنسوور حکومەت لە مەوردی لوبنانەوە کە دەستەبەندی مەسەبیە لەم نامیلکەدا چی وتووە ئەڵێ ئەینی ئەوە ئەوژە و دەستەبەندی کردووەڵێ خودی دموکراسی و پارلمان ئەنواعی تەعبیر و تەفسیلی هەیە ئەنواعی شکلی هەیە ئەنواعی ساختاری هەیە ئەجملە لە مەوردی نمونەیەڵێ ئەجملە نمونەیەک تەقسیمکردنی خەڵک بە شیعە و سونی و کریستیان یا مەسیحی و دواییش بۆ نمونە خوازیاری دەوڵەتێک بن لە لوبنان کە هەموو ئەم بەشانە یعنی هەموو ئەم قشرانە یعنی شیعە و سونی و مەسیحی تیابێ سەهمیان بێ ئەمەش نوعێک پارلمانە کە من هەئی بیسم حاڵم تێکەچێ حاڵمی پێ تێکەچێ یا بە زمانێکی دیکە نازانم بە زمانێکی دیکە بڵێن پێی تووڕە ئایا مەنسوور حکومەتێک ئاوا بیر بکات من پرسیارەکەم ئەم پارلمانە قەومی مەسەبیەی عێراق خراپتر لەوەی لوبنان نییە مێتۆدی ئەو ئیجازادا ئەمە بە ئاشانی بچین تێکڵاوی ئەم زەرکاوی پارلمانی عێراق بین ئابەم چوارچێەوە یا لە جێگایەکی دیکە لەسەر بەحسی دۆستان کە ئێمە مراجعادن هاوڕیان کە ئێمە مراجعادن بە 120 ساڵ لەوە پێش لە مەوردی دموکراسی و پارلمان لەجێیەکی دیکە ئاواڵێ ڕێ دموکراسی لە هەر دەورەیە مەحسوولی شەرایطی تاریخی خۆیەتی و بە هەر
و مفسرینی هەر دەورەیە بە ئیشتیای خۆیان پەر و باڵی پێدەن. ئاوا هەڵاڵە ئێمە نە لە دەورەی مارکسایی کە تازە کرێکار چاوی کرابەوە بە حقوقی سیاسی و مەدەنی خۆی، و نە لە دەورەی لەنیناین و ئەوەڵین ئینقلاباتی کارگەری بۆ دەسەڵاتی سیاسی ڕۆیدا. ئێمە لە دەورەی تازای، ئێمە لە دەورەی خۆمانین کاڵێ گەندەڵی سەرمایەداری سیاست و ئیقتصادەکەی گەیشتۆتە ئاسمان، هەر کەسە هەر جۆرێ مختارە نێوداتەوە. ئێمە لە چاو ئەو دەورانە زۆر ئینتقادی تری، زۆر تەعەرزی تری. ئەوەش جوابێک بۆ ئەوەی تو ناتوانی بیشوب هێنی بە 120 ساڵەوە پێش، تازە 120 ساڵەوە پێش لێنینوان کارە دروستیان کرد. متاوجێ لە سەتحی مەتۆد و لە سەتحی ئوسوول بە کۆمۆنیزمی کارگەری مەربوط بێ. ئەم نمونانەم بۆیە هێناوە کە بڵێم لەگەڵ ئەم بنەمایانەی کۆمۆنیزم کارگەری ئەو دەخاڵەتە ناخواتەوە. فرسەتەکە کەم ماوە هاوڕە شەماڵ ئەگەر 4-5 دقەی پێ زیاد بکرێ ئاوە ئەڕۆم. ئەوەی خۆم ئیزافی بکەم بۆ هەڵەیە هەر هێزێکی سیاسی و هێزێکی کۆمۆنیزم منزوورمە وەختێک واردی پرۆسەی هەڵبژاردننی دەوڵەتان و جەریاناتی بۆژوازیە بێ، من بە تەجروبەی شرکەتکردن لە هەڵبژاردننی دروست 46 ساڵ لەوە پێشی کۆمەڵە سازمانی شۆڕەجێڕی ئەو وەختە لە کوردستان و من کادری بووم ساڵی 58 شەمسی ئێرانی کاتە ساڵی 80 میلادی بۆ ئەوەڵین دەورەی انتخاباتی مەجلیسی ئیسلامی بوو یا شوڕای ملی بوو، هەرچێ بوو شارەکانی کوردستان ئازاد بوون بەدەست هێزە سیاسیەکانی کوردستانەوە بوون. ئێمە شرکەتمان تێک یەکێ وەک من ئەوەختە بۆ خۆم بماوەی 1 مانگ کەمپەینەر و مبەلەغ بووم ڕای کۆ بکەمەوە بۆ یادی بەخێر دکتۆر جەعفەری شەفیعی لە شاری وەکان 20 ساڵ عمریشم بووە کە ئێستا بەوە متەهیرەکەن ئێمە مەیلمان بە مەخفیکاری هەیە. لەو وەختەوە خەریکە کاری عەلەنین. ئەو کات وەختە کۆمیتێ مەرکەزی کۆمەڵە ساغ بووە دکتۆر جەعفەری شەفیعی بوو بە کاندیلبەکان و وەک نوێنەری ئەو کۆمیتێ هات کۆبوونی بۆ ئێمە ئەندامان و پێشمەرگە و هەر کەس کرد و مەبەلەغەکانی تەعین کرد. ئەمە تەوزیحاتەکەی بوو لە وەختەوەتی ئێمە واردی پرۆسەیەکی سیاسی بی. ئەمە انتخاباتی مەجلیسێکە کە دیارە دەسەڵاتەکەی بە جمهوری ئیسلامی کۆنەپەرستەوە. ئەمە بابی تەبعی ئێمە نییە. ئێمە دانیشتوین بزانێ ئێمە بۆ ئەم واردی ئەم پرۆسا بین کە بەبێ هەزینەیەکی سیاسی بدەین، بەڵام لە عینە حاڵات خستومانەتە تای تەرازوو بزانین چه دەستکەوتێک بەدەستدێنین. ئەگەر دەستکەوتەکەمان زیاتر بوو بەلحاظ سیاسی ئەچین، ئەگەر دەستکەوتەکەمان زیاتر نەبوو ناچین. من پرسیارمەوەیە هاوڕێیان ئێمە لە دوو حزب ئەوەڵینشە دەوێت لە خۆیان پرسی ئێمە واردی ئەم پرۆسەی گاڵتەجاری انتخاباتی عێراق بین هەزینەیەکی سیاسیە دەین. ئاخر بتەوێنێتەوە چی تەئیدەکە دەی بەسەر ئەو پرۆسەدا. هەر وەک ئەو جۆرەی ئەلان لە ئەدەبیاتی ئەو دوو حزبەدا لە هەموو جێ فەرزگانەوەیەوە هەڵبژاردن بووە. پێی ناڵن گاڵتەجار، پێی ناڵن شانۆ، نایخەنە نێو گیومە بۆمانە، یعنی قبوڵت کردو پس هەڵبژاردنە پاک و بێگەردە. پس هەزینەیەکە داوە لە بەرابەرە بزانێت ئایا چه دەستکەوتێکە دەچێن. ئەو وەختە ڕابەری کۆمەڵە ئاوای حساب کرد و تو ئێمە ئەو هەزینە دەین بچینەوە پرۆسەتەیەکەین، بەڵام دەستکەوتی گەورەتر بەدەستدەین بۆ شارەکانی کوردستانمان بەدەستەوەیە، بەدەست هێزە سیاسیەکانەوەیە، ئازادین. ئاین ئێمە قسەیەک بۆ وەختە بیستم بە حسابیان کرد بوو کە ئێمە سنە و کامیاران پێمان بە دیوان دەرەشی لەگەڵا دوو کاندید هەیە معلومە کۆمەڵە دەیباتەوە و دەیبردەوە. یوسفی ئەردەڵان سدیقی کەمانگە یادی بەخێر کاندید بوون و معلوم بوو دەیبردەوە. جمهوری ئیسلامی 4-5 ڕۆژ پێشەوەی انتخاباتەکە بەرگوزار کرد مەڵغای کرد. وتی حسابمان کردووە لەوێنە و دوو کەسەمانی باتەوە لە مەریوان قەتعەنەی بینەوە بردمانەوە. فاتحی شێخ کاندیدی ئەو وەختەی کۆمەڵە بردیەوە انتخاب و دوای ڕێگانە درا بچێتە مەجلیس. ئەوە شتێکی دیکە تی حسابمان لەسەرەوە کردووە لە سەقز و بۆکانی کە لە سەقز دکتۆر شەریفی شاکری کە بنیادمێکی مەحبوب و خۆشەویستیەوە بوو و خودی دکتۆر جەعفەر لەوەکە لێرەش 50-50 لەوانەیە بیبینەوە وەلا عین حاڵە کۆڵە تەبلیغاتی شەکە ئابە و ڕیزبینیە نەڵم
رابری دو حزب ئایا فکری ئەو قازانج و فایدەی کردبوو ئەگەر هەزینەیەکی سیاسیەدا دەستکەوتی چییە بێ منعان لە قەدەمی بعدیاتە مشاکەم نەخێر ئەو کارە نەکرابوو چونکە هەمووی زەرەر بوو واقعا جەمبەندی بکەن بڵێن ئەمە قازانجمان کرد دوو هەر ئەو وەختە حسابی ئەوە کرا دەی باشە ئایا ئیمکانات و مەرزوماتی شرکت لەو هەڵبژاردنەمان هەیە ئەخر ئیمکاناتیەوێ ئەخر کادریەوێ ئەخر کاندیدیەوێ ئەخر هەرەوە پوڵ خەرجکردنیەوێ ئەخر تەبلیغات بە پانایی ئەو کۆمەڵگایی ئەوێ هەر شار و گەڕەک و هینەکی دەی تەماشاکەی ئەو وەختە مەسەلەن ئێمە کۆمەڵچوین لە هەموو شارێک کاندیدی بوو و مانگێکیش لە هەموو جێ تەبلیغمان کرد لە هەموو شارێکی واقبەت معلوم بوو لە سنای باتەوە لە مەریوان بردیەوە لە شاری بۆکان عاقبەت 5500 ڕێی خرا حسابی دکتۆر جعفەری شەفیعی ئەو نەفەری دووەم بوو دیارەی نەفەرەکەی حزب دموکرات بردیەوە بەڵام وەزنێکی باڵای بوو لێرە تۆ تەماشاکەی خودی هاوڕێیان نووسیویانە عاقبەت مەرزوماتەکەەوە بۆ دەبێت 35,000 دلار پۆڵت بێ 2000 کارتی سەمپاتی شت بێ ئەسن داینێن ئێمە چەپی حاشیەیی لەوە تێناگەین کە بابە انتخابات مهموانە ئێوە کەتان وا بووە دروستە شرکە مەرزوماتەکەیتان بووە من پرسیارم ئەوەیە ئەوە چ مدیریەتێکی سیاسیە ئەسان سیاست بەکەنار چ ڕاهبەری سیاسی و مدیریەتێکی سیاسیە تۆ وەختی خۆت زانی وتە 2000 سەمپاتەکەت نییە 2000 ئیمزاکەت نییە دەی بۆ داوات لە کۆمسیۆنی باڵا کردو لە انتخابات شرکت بکەیت بۆ زەعفەکەی خۆت بردوتە لای کۆمسیۆنی باڵا تا پێت بڵێن نا بۆ خۆ لە تمەت حتا ئەگەر لە ئایندەدا پرۆژەت بۆ کارە بە زەرەرت کردووە ئەخە دەرسمان وەرنەگرت لە شارەوانیەکانی ساڵی 99 هەوڕیان دەڵێن ئێمە شارەوانەکانی ساڵی 92 کە ئەمریشان دروستە منیش بووم ئەندامی دەفتەر سیاسی و حزب بووم شرکەتمان کرد ئەخە 50% یەکگەڕنەوە 50% دیکەشەوە وەختێ چوین و شکستمان تیا خوارد و نزیک بە 250 ڕێئیمان هێنا لە مەنسوور حکومەتەوە بگرە تا هەممان وتمان ئەخ باشە مەگەر حساب و کتابی ئەوە نەکرابوو نابێ ئاوات بێوەزەکەمان ئەوڵی نەتیجەوە بوو بۆ کاندیدی مەشهور معرفی نەکراوە بۆ کەسێکی مەشهور معرفی نەکراوە وەڵام نێو نابم نێوی کەسیشە برا بۆ مەرزوماتی بۆ فراهم نەکراوە ئەخ دەیەوە وایە دەرسێک وایە لە انتخاباتی وەختە تو ئەگەر مەرزوماتەکەت نییە بۆ شرکت دەکەی تەرەفەکەت پێت بڵێ بۆ تەرەفەکەت پێت بڵێ کۆمسیۆنی باڵا پێت بڵێ هاچ مەرزوماتەکەی فراهەمەکەم حتا لە چوارچەوەی ئەو سیاسەتی خۆتان هاکە نیتە بە دوایەوە وەختی داوا کراوە وە کۆمسیۆنی باڵاڵێ ئێوە مەرزوماتەکەیتان نییە تەواو خۆتان لە ئەوەڵین ڕاگەیاندن وە لە ئاخرین ڕاگەیاندن وە لە نووسینی دیکەشدا وتانە بە دەلیلی ئەوەی پێداویستەکانمان تەواو کرد ئێمە لە انتخابات لە هەڵبژاردن شرکەتمان نەکرد هۆڵی نێو پارلمانمان لە دەستدا بۆ دفاع لە مافی کرێکەروانە دێ ئەگەر وەختێ تۆ قبوڵ نەکراوی بە هەر دەلیل بۆ لەوێ کۆتایی پێنایەنی و ئەو وەختە بەوە تەوجیهیەکەی کە ئەوم ڕۆژی دەنگدان مهم نییە ڕەیەکە وەرگرتن مهم نییە بەڵکە کەمپینی انتخاباتەکەی مهمە ئەخر هەوڕیان دۆستان ئەمە هەڵەی گەورەی سیاسیە حزبێکی سیاسی وەختێ واردی پرۆسەی مەسەڵەن هەڵبژاردن لە هەر وڵاتێکا بێ و لەگەڵ خەڵک قساکە لەگەڵ دەنگدەر قساکە خۆ لەگەڵ ناو ڕێکخراوەکەی خۆی قسە ناکە ئەمە یانی مەسئولیەتی سیاسی و ئیجتیماعی یعنی تۆ مەسئولیەتی ئیجتیماعی بە عۆداگری بەو خەڵکاڵی وەرن بە من ئیعتماد بکەن بە کاندیدەکەی من ئیعتماد بکەن ئەی نێرمە نێو ئەو خۆڵە دفاع لە مافی ئێوە بکە تۆڵی نا مهم نییە کاندیدەکە بچێ مهم نییە ڕەیەکەی ئێوە مؤثر بیانە منی خەڵکی عادی بم من وەک دەنگ دەرەکی عادیڵێ کەمپینی تەبلیغاتیەکەی من مهمە با شخصیەتەکانمان قسە بکەن من دەنگ دەری عادی بمەڵە من کارم بە کەمپینی تەبلیغاتی تۆ نییە کارم بۆی تۆ پێت خۆشە شخصیەتی خۆت معرفیکە یا معرفی نییە من کەسێکمەوێ بچێ لەو پارلەمانەیە دفاع لە مافم بکە
ئەخەوە ئەمە یا خۆفریودانە یا قسەی ڕاز نەکردن لەگەڵ خودی دەنگدەرە. ئەمە پێڵەن ئەخریاتی بەخێر دووبارە بێ لەم بارەتەش مەسوول پێڵەن فاصلەی حرف و عەمەل. قسەت یەکێکە و کردەوە یەکێکی دیکە. کۆمۆنیستەکان وا ناکەن، نە لەگەڵ خۆیان، نە لەگەڵ دەرونی ڕێکخراوی خۆیان، نە لەگەڵ دەنگدەر و نە لەگەڵ کۆمەلگا وا ناکەن. ئەمە پلەنۆمی دووی حزبی کۆمۆنیست ئێران دوای کۆنگرەی موەسی حزبی کۆمۆنیست لەو دۆڵی جافایەتەی لە معلومە بووین لەنێو نزیک بە 1000 کەس مەسئول حکومەت هاتووە دوای پلەنۆمی دوو وتوێتی نەقدی ئەسڵیمان لە کارکردی ئێستامان فاصلەی حرف و عەمەلە و ئەم نوع نمونانەی هێناوەتەوە. بابا ئەوە بۆیاڵم ئەمە خەتای حتا ئوسولیە. تۆ لەگەڵ دەنگدەرەکەت ڕووڕاست نیت. ئەڵی بۆ من مهمەوەیە من بگەڕێم و تەبلیغاتی خۆم بکەم. من پرسیارمەوەیە ئێمە 31 ساڵە حیزبین لەو کۆمەڵگایەدا. لەو 31 ساڵەدا بۆ گەڕک بە گەڕک و شار بە شار و محەلە بە محەلە بە ئەندازەی کافی ڕاهبەران و شەخسیاتەکانی ئێمە نەگەڕاون و خۆیان بناسن حەد بێت لەم 15-20 ڕۆژ یەک مانگەدا ئەو کارە بکەن. خۆ ئەگەر دیارە کاندیدی خۆمان وایە ئەوەش بکەن. ئەخرەمە مەسئولیەت ناپەزیری اجتماعی و کۆمەڵایەتی پێڵەن لەو بابەتەوە. تەوجیهێکی دیکە ئەوەیە تەوجیهێکی دیکە زۆر چاکە. ئێستا با بچین ئەگەر وا بێ کاندید پەیداکەین، کاندید خۆمان کاندیدمانە کاندید بێ لێرەدا پەنابردن یا مراجعەکردن. ئەم کەلیمەی پەنابردن وادارم مراجعەکردن بە حزبی شیوعی کوردستان یا حزبی شیوعی لەگەڵ ئەوان کاندید پەیداکەن. تازە ئەوش نە لیستێکی هاوبەش. مەسەلەن بڵێ بابە 2 کەس لە حزبی کۆمونیست کارگەری عێراق 2 کەسیش لە حزبی شیوعی کە من ئەوتە هاوپەیمانی لەگەڵ حزبی شیوعین پێ خەتایەکی گەورەیە. ئەڵان باسەکە ئەوڵان من لێرەوە دەمەوە سەرەوە کۆمۆنیزمی کارگەری کۆمۆنیستەکان لە ئێران و عێراق لە کەیەوە ئێمە مجاز بووە لەگەڵ حزبی شیوعی و حزبی توودە و حزبی ئەکسەریەت هاوپەیمانی ئەویش ئەساسی لەسەر هەڵبژاردن بکەین. ئەو کەسانەی لایەنگریەی لەم بۆ چوون و سیاسەتی هەردوو حزبتان کردووە لە جەمعی خەتی ڕەسمی لە مەبارزانی کۆمۆنیست لەوانی دیکە ئایا ئێوە خۆتان وەکو کۆمۆنیست لە ئێران سبێنە لە دواڕۆژی سیاسی ئێران هاوپەیمانی لەگەڵ حزبی توودە و ئەکسەریەت ئەکەن؟ ئایا حزبی توودە و ئەکسەریەت بەبەری ئازادی خواز ئەزانن؟ ئەزانم دایکەن. ئەی لێرە بۆ نەقدتان نییە. من نەقدمان هەیە. حزبی شیوعی کارنامەی لە حزبی توودەی ئێران خراپترە. هاوپەیمان بووە لەگەڵ حزبی بەعس لە پارلەمان لە هەیکەلەی دەوڵەتە وەزیری بووە لە داسەپاندنی فاشیزمی عێراقا. حزبی شیوعی لانیکەم 56 ساڵی ڕابردووی من ئەوڵەکانی نازانم ئەو نەی من خەبەرم هەیە هەمیشە و دایم جزوێک بووە لە سیستمی دەوڵەتی لە عێراق. دەورانێک لە دەوڵەتی بەعسە دەورانێک ئەوە تا لەو ڕۆژەوە بەعز ڕووخاوە هەمیشە و دایم لەم ئێعتلاف لەو ئێعتلاف ئاخرین مەوردێک کە من بیستم وابزانم 2019 بوو حتا ویستویانە یا کردویانە لەگەڵ جەریانی مقتەدا سەدر ئێعتلافیان بووە. لە کەیەوە حزبی شیوعی بوو بەرەی ئازادی خواست؟ لە کەیەوە حزبی شیوعی بوو بە جێگای هاوپەیمانی کۆمۆنیزمی کاریگەری؟ چۆن قەرارە لەگەڵ حزبی شیوعی بە پێی دانیشتنی ڕۆژی 24 نوامبر ڕێگریەکانی بەر ئینتخاباتی باش کەم کەینەوە با خەڵکانی زیاتر بەشداری تیا بکەن؟ ئایا ئەمە خەتایەکی گەورەی سیاسی نییە کە لە نظر منەوە هەیە؟ و دوای ئەوە قەدەمێک ئەولاتر دووبارە خراپتر و خەتایەکی دیکە بە هاوفکری لەگەڵ حزبی شیوعی بێنی کاندیدێکی دیکە انتخابکەی. کاندیدەکە چێیە؟ خاتوو سائرەڵان خاتوو سائرە عزیز. من لێرە ئەوین بنیادەمە ناناسم ڕەنگە ئینسانێکی زۆر محتەرەمی شەخسی زۆر جێگای احترام بێ من کارم بەوە نییە بەڵام کاراکتەرەکەی چی بووە لەسەر لیستی ئەقەلیەتی مەسیحی؟ هاوڕیان ئەوە بەنیێوی کۆمۆنیزمی کارگەری دەست ڕەسمیەتدان بە دەستە بەندی مەسەبیە
ئەوەی واڵان لە مەسوول حکومت بۆم خوێندنەوە وتی لە لوبنان دەستەبەندی مەسەبی شیعە سونی مەسیحیەت من کە ئەی بیسم حاڵم بە هەمەخوا منش کە ئەی بیسم حزبی کۆمونیست کاریگەری عێراق و کوردستان ڕەسمیەتیان داوە بە کاندیدێ لەسەر لیستی ئەقەلیەتی مەسیحی کۆتاکانی سەر بە حزبی شیوعی حاڵم بە هەمەخوا ئەخەمەش خەتایەکی گەورەی سیاسی نییە ئەخبار خۆ بە هەر قیمەت کارێک بۆم نەکرا بە هەر قیمەت تۆ بە هەر قیمەت هەر کارێ بکەی لە فەرهەنگی ئەدەبیاتی سیاسیە پێڵەن ماکیاڤەلیزم هەدەف وەسیلە تەوجیهەکە ئەخێ ئێمە قسەیەکمانەوە بوو قسەیەکی من ئەوەیە بەبە کاندیدی خۆت نییە تۆ 4 ساڵ چۆن سەری خۆتی پێسپێری ئەوی لەسەر ئەقەلیەتی مەسیحی ئەوەڵبەندی پلاتفۆرمەکەی ئێتفاقان ئەزانم چەند خاڵێک لەوانەی ئەو دوو حیزب بەشی ڕەنگە ڕعایەت کردبێ بەڵام ئەوڵین خاڵەکەی دفاعکردن لە مافی مەسەبەکان نەتەوەکان نازانم چی هەرەو دەستەبەندی قەومی مەسەبی کە ژێر پایەی سناریۆی ڕەشە لە هەر کۆمەلگایەکە وەختێک و دوایەوە دیکە بەڵام کەمپینی قەیناکە کەمپینی انتخاباتێکە مهم نیە کەمپینی تەبلیغاتیەکە مهمە هاوڕێیان دۆستان دادەی لە ماوەدا لە 10 شاری گەورەی عێراق بەسرە ناسریە باغداد ڕۆمادی کەرکووک سلێمانی هەولێر نادام دەهۆک دەدانە متینگی جەوەماوەریمان نیشان بدەن لە نەتیجەی ئەم دەورەیەوە شرکەتان کرد ڕابەرانی ئەم دوو حیزبە چوون بۆ 3000 کەس 2000 کەس 1500 کەس سوخەنڕانیان کردو و خەڵکیان وروژاند ئەگەر دەمەوردی وان نیشانی من بدەن هەمووم قسانە وەرەگرمەوە بەڵام وەدار کارێکتان کردو ئەخۆزانم نەکراوە ئەخۆ قەرە بەپێی نووسینەکانتان قرار بوو ئەم کەمپینی تەبلیغاتیە بێ بەوەی هەر شارە و هەر گەرەکە و هەر گارگایە و هەر کارخانەیە ببێتە جگایەوەی بە زۆری کادر و ڕاهبەرانی حەزب بچن شەڕی سیاسی بکەن نیشانمان بدەن کراوە بریا کرابە تازە زەخمێکی گەورەتر وە قسەیەکی گەورەتری هەمیشە لە دەورانێکە منیش لەگەڵتان کرد ئەخە بۆ ڕاهبەران و کادرەکانی ئێمە ناچنە گەڕەکەکان و نێو کارخانەکان و مەراکزەکان و پەیوەندیان لەگەڵ کۆمەڵگان نیە خۆزانیم ڕان مەحدودوتەوە بە 3-4 شاری تر و تازە ئێمە ئەمە ئەو وەزیەتە بوو من پێم وایە بەم دەلایلانەمانە خەتای سیاسی گەورە شتی دیکەش ماوە ئەگەر لازم بوو لە دەوری ترە باسێکە من پێم بێمانە خەتای سیاسی گەورەن ئەو ڕەشە ماڵەزانم وەختەکە هەر ئەونا ئەڵێم وەختێک جەریاناتی تر ئەو ئالتەرناتیوی کۆمونیستیەوە هەوە هاوڕەشە ماڵە لە دوای هەموو ئەوانە ئێمە وتمانە ئەبێ شرکت نەکەین من بۆ خۆم بایکۆت بە مەوزەیەکی تەواو دروست نازانم من پێم وابێ لە بنەڕەتدا کولی ئەو دەسەڵاتە سیاسیە لە عێراق بەڕەسمیەت نەناسی پرۆژەی هەڵبژاردنەکەشی بەڕەسمیەت نەناسی ئەتفاقەنە بێ سەرمایە گوزاری بکەی حزبێکی سیاسی و جملا بە سەرمایە گوزاری بکردایە بە قسەی خودی سەمیر عادل و توێتی 82% خەڵک ناڕازی بوون لەو کۆمەلگا سەرمایە گوزاری بکات لەسەر ئەو 80% بە ئاقاری ئەوەی بڵێ ئەم پارلمانە هەمووی گەندەڵە وەرن ڕوو بکەنە ئێمەی حزبی کۆمونیستی لە دەوری حاکمیەتی شۆڕایی وەرن با ئەوە بەهێزکەین لە گەڕاک لە شار لە کارخانە لە سەتی شارەکان نەگەوەی بچم لە نێو پارلمانە لیستی مستەقل دروستکەم ئەوە پێناڵن سەفی مستەقل ئەو پێڵەن تێکڵاو بوون ئەو پێڵەن تەوەهم دروستکردن بە پرۆژەی هەڵبژاردننی گاڵتەجاری ئەگە هەشتا لە بە قسەی خودی هاوڕێیان 80% خەڵک ناڕازی بوون دەنەچە دەیمنە وەختیان بە ئێتکابە 80% لە دژی کولی ئەو هەڵبژاردنە دەنس من پێ بێ شرکت نەکردنەکی فعال و ئەمجارە گویا ئەگەر کەسێک بایکۆت هەڵبژێرێ یعنی کاری مەخفی لە چۆ وایە
یعنی ئەو کەسانە ئەو جەریاناتە ئەو ئەفرادەی کە وتویانە بایکۆت خۆیان مەخفی کردووە یعنی بۆ قرار بووە هەر کەس ئەگەر لە بەرەی بایکۆت بێ ئەجملە موقتەدا سەدریش لە بەرەی بایکۆت بووە ئەچێتە زیندان ئەیگرن هەر کەس بیوتایە من بایکۆتی مەیخەنە زیندان شکنجەیەکەن یا ئەوانیش فرسەتیان بۆ لە شارەکانە قسە بکەن لە تەلەڤیزیۆنەکانەوە قسە بکەن ئەخرەوە وەختی کە هەڵگەڕانەوەی حەقیقەتە بۆ حەقیقەتەکە هەڵەگەڕنەوە بایکۆت یا ئەوەی منەڵێم شرکت نەکردنی تەواو ئاکتیویش وەکو هەموو ئەوانەی شرکت دەکەین مەیدانیان بوو قسە بکەن سوخەڕانی بکەن لە شار لە دێ لە گەڕک لە زانکۆ لە هەر چوپیان خۆش بووە لەنەچە من پێما بێ ئەمانە خەتای سیاسی گەورە بوون کراوە و بەنەزەرم بە حملەکردن بەوەی هەر کەسە بایکۆتی کرد بێ ئەمە چەپی سنەتیە لەسەرەوەش قسە بکەم چەپی سنەتی لە عێراق یعنی حزبی شیوعی ئەخبابە لەجێگەڵن چەپی سنەتی لەجێگەڵن چەپی حاشیە لەجێگەڵن چەپی فقێ خەمانە فەرقیان هەیە لەگەڵ یەکتری کامیانتان منزورە چەپی سنەتی لە عێراق ئەو وەختەی من لە ڕاهبەرانی سازمانی کارگەران کە دروستیان کردووە کەڵامی بەشێک لە ڕاهبەری هەر حزبی کۆمونیست کاریگەری عێراق و کوردستانان هەتا ڕەوتی کۆمونیست تا یەکێتی خەواتە ئەوانە وەختە باسی چەپی تەقلیدی و چەپی سنەتی کراوە منزور حزبی شیوعی بۆ کەڵایەوە خەریکن لەگەڵ بن بە هاوپەیمان دەنەچەمانە هەموو خەتای سیاسی گەورە بوون بۆ لە هەموو ئەوانە خراپتر لە بەرابەرەوە نەقدانەی کراوە زۆر نازانم چۆن بڵێم کردوێنە بە کوردە ناموسی ئەڵێن ڕێگای گەڕانەوە نییە بۆ ئەوە چه حزبێکی سیاسیە ناتوانێت لە تاکتیک و حتا لە ئستراتێژیش ئەگەر لازم بە تەغییری بدە ئەی چۆن ئەگەر هەرەو لە نینەی مەوردی مراجعەیەمەیە ڕۆژێک گوتی هەموو دەسەڵات بۆ شوراکان ماوەیەکی کورتی پێچوو دی شوراکان هەمووی بەدەست مۆنشویکەکانە وتی نەخێر وەریەگرمەوە ئەو سیاسەتەم ئەگۆڕم ئەو تاکتیکەم ئەگۆڕم وەریەگرمەوە بۆ لەنی نەتوانێت تەغییر لە تاکتیکی وایە بدە مەگەر خودی حزب کۆمونیست کارگەری عێراق لە بەرنامەکەماندا لە بەشی تاکتیکی سەرەکیمان نەوترا بۆ ڕووخاندنی ڕژیمی باس هەلومەرج گۆڕا ئەوزاع گۆڕا بەرنامەکە تەغییر نەدرا تاکتیک نەگۆڕدرا چۆنەکرێ تاکتیک و سیاست لە حزبێکی فعالی زیندوی سیاسیان نەگۆڕدرێ تاکید لەسەر ئەوەی ئەم سیاسەتە نەگۆڕا یعنی پس ئەگرابێ مەسلەکە هەم انتخاباتە نەبووە معناوەیە پس ئەم ڕەوشە و ئەم تاکتیکە تەبدیلکردن بە ئستراتێژی تەبدیلکردن بە هۆویەت تەبدیلکردن لەوە بە ولاوە بە ژیانی سیاسی حزبی کۆمونیست کارگەری عێراق و کوردستان دروست وەکو حزبی شیوعی بچێت لەوە بە ولاوە هەمیشە و دایم لە گاڵتەجاری هەڵبژاردنەکانە بەبێ لە نەزەرکردنی مەکان و زەمان بەبێ تەحلیلی مشخص چه شێکت ئەمە کارەسات ئەمە عاقبەتێکی خراپە بۆ کۆمونیزمی کاریگەری و دوو حزب ئەمە ئیدامە پیدا بکە پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ سەرهەڵێنان لە بوون بە حزبی شیوعیەکی دیکە و بەدون باڵەڕەوی حزبی شیوعی بەدەست تۆ نییە تۆ وەختێک دیوارەکەت خواردانە هەتا ئاسمان هەر خوارە ڕوە و ئەمە ڕەبتی بە کۆمونیزمی کاریگەریەوە نیە وەلئاخرە لێرە بە جوملەیەک تەواویەکەم و لە دەوری دووەما تکێ قسەم ماوەتێکم یەکەم ئەو ژەوەیە بۆ ڕەهبەری دوو حیزبی ئێمە چۆتە پای ئەو نوع سیاسەتە کە لە نەزەر منەوە زۆر خەتای سیاسی ئەو ژەوەیە لە تەحولاتی سیاسی عێراقە ئەوانیش وەکو من و هەموو زانن دوو حیزبەکەمان لە پەڕاوێزایە لە حاشیەدایە دوای 31 ساڵ بەداخەوە ئەو حیزبەی ئێمە دروستمان کردووە بە مەهامە ئەسلەکانی خۆی نەگەیوە بە سیاسەتە ئەسلەکانی خۆی نەگەیشتووە لە پەراوێزی جامانەوە هەموو حەولە درێ بە جۆرێک ئەم وەزعیەتە تەغییر بکە ئەو حزب بێتەوە مەیدان من نەزانم عاقبەت ڕەنگە بە نیەتی سالمەوە بکەن پێیان وابێ بەم شێوەیە حزب دێننەوە مەیدانی سیاسەت ئەمە هەڵەیە ئەمە ڕێگایەکی تەواوەن ڕێگای دیکەی هەیە بۆ من پێم وابێ هەموو ئەوانەی لە دروستکردنی حزبی کۆمونیست کارگەری عێراقە ئەجوملە من تیا بووم تا کۆنگرەی چواری جزوی کۆمیتە مەرکەزی و دەفتەر مەسئولیەتمە لەسەرشانە تا ئەو زەمانەی بووم مەسئولیەت قبوڵەکەم بۆ نەمانتوانیوە سیاسەت و پراتیکە بگەڕین ئەو ڕۆ معادلەی سیاسیم بە قەولی مەنسوور ئەحمەد وتی بۆ شوبات تا ئۆکتۆبرەکی ساڵی 2000 نەها لەگەڵماندانە نیش تا 2000 ئەڵام 25 ساڵ دوایەوەیە نەیوەدەرەوە ئەو شوبات تا ئۆکتۆبری ئێمە بۆ 10 ساڵی توولکێشە ئێستا منە بێ بڵم بۆ 31 ساڵی توولکێشە
ئەوە سواری گەورەی لەسەر مێزی ڕاهبەری دوو حزب لەسەر مێزی هەر کەسێکە کە ڕۆژی ئەوەڵ ببەخشن بە قەیدناکە ئاگە ڕۆژی ئەوەڵ ئەم ڕاگەیاندنی بانگەوازی هەسوڕاوانی بزوتنەوەی کۆمۆنیستی و کارگەری بۆ پێکەنانی فۆری حزبی کۆمۆنیست کارگەری عێراق ئیمزای نزیکەن 300 کەس و ئەوڵین کەسەکەش اتفاقاً شەماڵ عەلیە ئیمزای کردووە هەتا نێوی منی تایە نێوی مەسوول حکومەتی تایە نێوی کوورژم دەرسی تایە نێوی ئەزغەر کەریمی تایە مەسوولەتمە لەسەرشان من بەش بە حاڵی خۆم مەسوولەت قبوڵەکەم تا ئەو زمانی تا کۆنگرەی چواری و حزب بووم بۆن بەش بە حاڵی خۆم نەمانتوانیوە کارێ بکەیت حزبەکەمان حزبێکی نێو معادلەی سیاسی بێ تا ئەمڕۆ ئابەم سیاسەتە نەگا ئابەم سیاسەت پراوێز کەوتووە ئابەم سیاسەتەی کە ئەگەر درێژە بدە سەر لە حزبی شیوعی دەردێنێ وەوە جێگای داخە واکرێ نەقد بکرێ واکرێ بگۆڕدرێ واکرێ وەلا بنرێ بە شەرتێک خودی کۆمۆنیستە کارگەریەکان لەنێو ئەو دوو حزب و خودی ڕاهبەری ئەو دوو حزبە بیانێ ئەو نەقدە بکەن هەر وەک چۆن ساڵی 92 وەختی لە ڕووداوەکانی ئەو وەختە هەموو ئێمەی کە کۆمۆنیزمی کارگەری بووین لە کۆمەڵی ئەو وەخت سازمانی کوردستان هەموو ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان یەکێتی خەبا سەرنج ڕوتی کۆمۆنیست هەموو مەگەر بۆچوونی غەڵەتمان نەبوو لەسەر ڕووداوەکانی ئەو وەختە مەگەر لەلایەن کۆمۆنیزمی کارگەریەوە نەقد نەکرا دوای ماوەیە بەحث و جەدەل نەقدمان نەکرد ڕگای ڕۆشنمان نەگرتە پێش بەنظرم ئەمەش خاڵی وەرچەرخانێکەوە گەو دەورە حزبی ئێمە خەتا ئەو دوو حزبە خەتای گەوری سیاسی کردو واردی ئەم پرۆسەیە بووە ڕاهبەری ئەو دوو حزبم سیاسەتی گرتووەتە پێش ئەتوانێت کۆمۆنیستی دابنیشە نەقدی کە ئەتوانێت دابنیشەم سیاست بگۆڕێتەوە و بگەڕێتەوە سەر سیاسەتێکی ڕادیکاڵی بەگژاچوون بە گشت کولی ئەم دەسەڵاتە سیاسیە گەندەڵەی لە عێراقا هەیە بە بەرزکردنەوەی پلاتفۆرمی کۆتایی هێنان بە دەسەڵاتی گەندەڵی قەومی مەسەبی لە عێراق سدانم بمبورن ئەوەی تورکی زۆر باشە دەست خۆش هاوڕێ ڕەحمان من ڕاستی پرسیارێک ناتوە بەڵام من خۆم دوو پرسیارم هەبوو ینی لە پرسیارێکم لە قسەباسەکانی ئەخی تا بە جۆرێک ڕەنگی دایەوە کە ناونیشانی کۆڕەکە و ناونیشانی سیمینارەکە چاڵنجەکانی بەردەم کۆمونیزمی کارگەریە لە ئێستا و ئایندەیە بەڵام منوازدام چاڵنجەکان بەزەوە نییە لەم هەڵبژاردنەیە ئەم دوو حیزبە بەشداریان کردووە بەشداریشان نەکردایەوە زانم کێشە و گرفتەکان هەر لە جێگەی خۆیەتی ئەو ڕاستی کە تۆ ئاماژەت پێدا لەوەی کە ئەم دوو حیزبە لە پەراویزە ڕووداوەکانن ئەوە ڕاستیە کە هەموو کەس دەرچی پێکە هەموو کەسیش ئەترافی پێکە و پێم وایە خودی ئەو هاوڕیانش لەو دوو حیزبیان کاری ئەمە ناکەن بەرحاڵ نازانم چەندێک بواری ئەوە ماوەتەوە کە لەم بابەتەوە قسە پێ چکم بوو خۆی باسیشی دوور و درێژە و قسە زۆر هەڵەگرێت وەڵام پێم خۆش بوو هەروەکو سەردێڕش بێ بزانم مەسەلەن ئەو چاڵنجانە چۆن وەڵامەدرێتەوە ئەم دۆخی کە ئێستا هەیە چۆنێکرێ وەلا بنرێ ئەمە یەکەمیان دووەمیان باسێک لەسەر ئەوە کرێت کە هەمیشە دایم مەسوول حکمت لە هەموو فرسەتێک سوودی وەرگرتووە و چەند جاری مەسوول حکمت توێتی کە ئەم حیزبە ئەتوانێت لە هەڵبژاردنە بەشداری بکە نەک هەرەو کاتەکە لە بڵین هەڵبژاردننی شارەوانەکانی سلێمانیە حیزب بەشداری کردو لەو کەمپینەیە ئامادەی هەبوو وەختی تریش پێما بێ لە یەکەمین هەڵبژاردننی کوردستانە قسێکی لەو بابەتە هەیە کە مەسوول حکمت و بڵین هاوڕانی حیزبی کۆمونیستی کارگەری ئێران ئەو دەم پێشنیارێکی وایان بۆیە قسەیکی وایان بووە کە ئەبواە ئەو گروپانە و گروهانەی کە ئەو وەختێشتا حیزب دروست نەبوو بوو ساڵی 1992 بەشداریان بکردە من پێم خۆشە لەسەر ئەو دوو بابەتە ئەگەر ڕوونکردنەوەی بدەیت ئەگە پرسیاری تریش هادەوە حتمما ئەتوانین لە درێژەیە بەرنامەکە درێژترکەینەوە بەڵام نەک زۆر درێژیش لەوە زیاتر تقریبا ساعت و 34 دقەیەک تێپەڕیوە ئیتر لە حدودی ساعتێکە لە حدودی نیم ساعتی ترا بەرنامەکە تەواو فەرموو من یادداشتم کرد پرسیارەکەت دووبارە لە بینەر و بیسەر بمبورن عقبەت وایە 15 دقە لە وەختی خۆم درایە سەر بەڵام واقعا بەشی لە قسەکەم مابوو اتفاقا دقیقەنەوە بەشەی ماوە هەرجووە بەشێکی مربوطە بە پرسیاری ئەوڵی تۆ هاوڕەشەمە ئەویش چالنجەکان چین من لە
دەستپێکی قسەکانمە پێشەوەی واردی بەحسی و دوو حیزب ببم وتم بەنظرم چالنجێکە چەند چالنج هەیە یا چەند مەسافی گەورە هەیە یەکەمەوەیە ئەوزای عێراق چۆنە بینی ئایا ئەوزای عێراق وا ئەبینین کە زۆر ڕوتین ئەڕوا لەستاوە بەرنامە بڕژین بۆ 3-4 ساڵی ئایندا دوبارە لە هەڵبژاردن شرکت بکەین ئەو دوو حیزب وایان بەرنامەداناوە ئەوە بە نووسین ئەوە بە وتن بە درێژەدانی ئەم سیاسەتە ئەوە بە دانیشتن لەگەڵ حیزبی شیوعی وایان وتو ئەوەڵین چالنجەوەی ئەم سیاسەتە ئیدامە پەیدا نەکا دووەمی مەسەلە ئەوەیە کە تۆم عێراق لە دڵی ئاڵوگۆڕێکی گەورە لە خاوەرمیانەدا بینی من پێم وایە بە 4 ساڵی عێراقا خودی هەیکەلی سیاسی عێراق دووشی تەحەولە بێت عاقبەت هەم لەوانەیە لە خوارەوەی کۆمەلگا ناڕەزایەتیەکان پەرە بگرن ئەو بەشە ناڕازەی کە کۆمەلگا هەیە بەشێکەوەیە بە نەزەرم حزبی کۆمۆنیستی وەگەرە دوو حزبەش بیانەوێ عاقبەت دەبێت سەرمایەگوزاری لەسەر پەرەدان بە ئەتراز و ناڕەزایەتیەکان لە کولی قوژبنی ئەو کۆمەلگایە بکەن ڕێکخراوبوون سازماندان ئەوەی پێڵم پلاتفۆرمی کۆتاییێنان بۆ دەسەڵاتە ئەوە بگرن بە دەسوڵان نییە لە کاغەزیشان نووسرابێ و ئەڵبەتە من ئاخرین نووسراوەی یا ئاخرین بەڵگەیەک لە کۆنگری حزبی کۆمونیست کاریگەری عێراقم دیوە حەقیقەتەکەی وەیە باسی کۆتاییهێنان بە دەسەڵاتی قەومی مەسەبی حاکم ئێستای عێراق ناکەن هەر بە کولیێڵان ئەمە تێکۆشین بۆ کۆتاییهێنان بە دەسەڵاتی سەرمایەداری کۆتاییهێنان بە دەسەڵاتی سەرمایەداری قسێکی کولیە من پرسیارمەوەیە حزب کۆمونیست کاریگەری عێراق هی کوردستان بەداخەوە نەخوێنێتەوە لە حزب کۆمونیست کاریگەری عێراق کوردستان ئایا پلاتفۆرمی سیاسی نەک لەسەر کاغەز نووسراوە بە قەولی منسوور حکومەت ئەستراتێژی سیاسەت و تاکتیکی هەڵپێچانی ئەم دەسەڵاتی مافیا گەندەڵانەی لە بەغدا یا لە هەولێر هەیە وەگەر ئەوەت بوو ئەوقتا بێ بچی بە پێی ئەوە کار بکەیت ئەلان ئەوە نییە لە پێشووترەوە بەداخەوە ئەوە نەکراوە پێ و حاشەی بوونی کە تێکەوتووی من پێم وابێ وا تەسەورەکەم کولەن پلاتفۆرمی سەرنگونی تەڵابیان نراوەتە کەنار دەرنەچە خۆجووتکردن لەگەڵ وەزیەت گوایە ئەمە ئەمری واقعە نا ئەمری واقع ئەمە نییە کە عاقبەت ئەم دیزاینە سیاسیەی کە لە نەتیجەی ڕژیم چێنج دام سپاوە بەسەر خەڵکە ئەی بۆ گەڕوا بێ 2017 2019 ئەو خۆشە جەماوەریانە لە بەغدا و لە شوێنەکانی دیکە بوو ئەگوا بێ بۆ زیات بە قسەی خودی هاوڕیان نزیک بە 80% دەورەکانی پێش و لەوانەیە ئەم جارە 60-70% ناڕازی بوو بێتن و لە انتخاباتیا شرکت نەکەن ڕێگایەوە نییە چی بەو خەڵکە بڵێ جا ئاکتیو بوون ئەوەیە بێن بە کاندیدەکەی ئێمە کە یەک نەفرە لە نێو 329 کەسا ڕێیدن چی بە چیەکە یەک نەفرەگە و یەک نەفرە سۆسیالیستێکی تەواویش بێ ئەسەن نا خاتو سائرە نەبێ بەهار منزەرێکی سۆسیالیستیان بناردایە بە تاقی تەنیا چی پێکرێ لەوێنە تازەگەر واقعاً یەکێک بەهار منزەر کاندیدیان بۆیە بچای ئینسان هێشتا بڕە کۆتا هەز من شخصاً باشە چێتە وێنە دەقەن وەکو مەلالی جویا کاچێت لە پارلمانە لۆی جەرگەی ئەفغانستانە عقبەت ئەفشاگەریەکەکە هەرە هوریایەکەکە ئەڵێمانە گەندەڵن دەنگەداتەوە خۆ ئەوەش نییە دەنچە چەلنج ئەڵێ من پێمە ئەوڵین چەلنج گەڕانەوە بۆ سەر پلاتفۆرمێکی کۆتایی هێنان بە دەسەڵاتی کولی و گەندەڵیەیە و چەلنجی دووەمەیە بە پێی ئەوە خۆڕێخستن هێزکۆکردنەوە کارکردن لە هەموو کون و قژبنی ئەو کۆمەلگایدا ئەگەر قەرارە پوڵ کۆ بکرێتەوە نابێت پوڵ کۆکەینەوە بۆ ئەوەی سبەینە دووبارە بچین بیخێنە سندوقی کۆمیسیۆنی باڵای انتخابات پوڵ کۆکەمە تەلەڤیزیۆنێکی 4 ساعات دابنێت پوڵ کۆکەمەوە عاقبەت کۆمیتە حیزبەکانی پێ بەهێزکەین مەگەر خودی تۆ شەماڵ عەلی شاهد نەبووی جزوی کۆمیتە مەرکەزی و حیزبە نەبووی ساڵی وابزانم 98 بوو ڕاهبەری حیزبی کۆمونیست کارگەری عێراق لە عێراق بانگەوازی بۆ دروستکردنی شوراکان لە هەموو شارەکانی کوردستان کرد خەبەرەکەی بە ئێمەش گەیشتەوە بەیانیەکەشی گەی هەتا یەکێ وەک من وەڵا زۆر بەمان لە ڕاهبەری حیزبی کۆمونیست کارگەری ئێرانە هەتا بە دەرەجەی سەمپاتیمان بێت چوینە جەلسەی دەفتەر سیاسی ئەو حیزبە منسوور حکومەت علامە سوالی لەسەردانەوتی یەک ئایا بزوتنەوەیەکی فەراتەر لە حیزبەکە نەکرد بە ئیشتیای حیزبەکە ئەوەی وا پێیەوە خۆڵەمێشین ئاوری ژێر خۆڵەمێشەکە ببوو بە شۆخی لە نێو مانە لە سەتی ڕاهبەری حیزبی کۆمونیست کارگەرە ئاوری ژێر خۆڵەمێشەکەیە بزوتنەوە شۆڕایی دروستکە تا وەختەی وەرچن بانگەوازی شۆراکەمدا ئەگەر ئەوە نییە تی بەجێیەوە
بەجێوێ بچن وەختان ئەنەرژیتان لەسەر پرۆژەیە کەڵان نایگرێت سەرفکەن بەجێوە بڕۆن حزبەکە قەویکەن. هەر ئەینی ئاوای وت ڕەسانەی سەراسەری بۆ دانن، تەلەڤیزیۆنی سەراسەری بۆ دانن، کومیتەکانتان لە شار و لە گەڕەکەکانە بەقووەتکەن و بەهێزکەن، هێزی چەکدارەکەتان بەهێزکەن، ڕاهبەرانی ناوسراوتان دەرخەن. دەیمنەڵم ئەگەر قەرارە ڕاهبەرانی ناسراوی ئێمە دەرکەون ئەبێ کۆمونیزمی کارگەری وەک ڕەوتێکی ئێعترازی ئینتقاتی بەڕووی کولی ئەم دەسەڵاتە گەندە لە سیاسی عێراق و کوردستانە تیژ دەربکەوێ بچێتە سەر چوارپایە ئاژیتاتۆرەکە ئاژیتاسیۆنەکە سازماندەهیەکە وە ڕەنگە سازماندەهی مەخفیشی بوێ هەر وەک لە نووسراوەکەی ساڵی 2000 ساڵی مەنسوور حکومەت لە سپتامبری 2007 هاتە شاری ستۆکۆلم ڕێبوار ئەحمەدیش دەبیری کومیتە مەرکەزی بوو ئەوەڵجار بوو هاتووە ئەوروپا هەموو ڕاهبەرانی ئەسڵی حزبی کۆمونیستی کارگەری عێراق هاوڕێیان عوسمانی حاجی مارێف مۆیە دەحمە سامان کەریم تاوجەی لەبیرم بێ فارز مەحموود خودی ڕێبوار ئەحمەد هاتوو من و کوریشی ژەوتە جوزی دەفتەر سیاسیمی دانیشتین یەک ڕۆژ جەلسەمان نەگەن نووسینێکی نووسیوە خۆ هەیە ڕان لەسەر سایتەکەی حزبی کۆمونیست کارگەری کوردستان هەیە. هەر ئەو وەختە وتی بابا ئێمە بێ ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بەوجود بێنین ئەبی تەغییرڕێیلێک بدەین هەر بچینەوە دووبارە لەسەر ڕەوتی پێش و تەشکیلاتەکان بخەینەوە سەر یەک و سازمانی پێبدەنەوە پێڵەن تەشکیلاتداری دەنەچێ مابێ عاقبەت عینی لەوێ بوو یاخر بۆ شوبات تا ئۆکتۆبرەکەی ئێمە بەجێ هەژمانگ 8 ساڵی تووچێشاوە بە دەلیلەوەی ڕەخنەی بوو انتقادی بوو چونکی حزبی ئێمە وەکو حزبی کۆمونیستی کارگەری بەجێبەی تەعەرڕوزی سیاسی بە ڕەقیبەکان و تەرەفەکانی و نیروی بەرابەری بکات بەجێوەی وەکو نیروی ئالتەرناتیو دەرکەوێت خەریکی تەشکیلاتداریە. ئێستاش بەنظرم لە منە پرسی ئەو نامەی ساڵی 2000 مەنسوور حکومەت بۆدان ئەڵئانیش دەبێ لەسەر مێزەکەمان داینین ئەتوانین بەرەساسی ئەوە خەتی مەشی و پلاتفۆرمێکی ڕۆشن دەربێنێت هەر کەسە نێخوێندێتەوە بچێتەوە دووبارە جارێکی دیکە تەماشای بکە ئەوە نەکراوەیتر و هەر ئەوە با من لێرە ڕازێک بدەرکێنم بۆ ئەوڵدا دوای ئەو جەلسە مەنسوور حکومەت تەسمیمی گر وتی من لەوە بەولاوە دەخاڵەت ناکەم لەگەڵ کوریشی مدەرسی و من بوو بە بەحسی وتی جەلسەمان کرد هەموو ڕاهبەرانی حزب ئەو ڕێبواریش دەبیری کومیتە مەرکەزی هاتبوون من بە ناومێدیە گەڕێم چونکی تەشکیلات ڕاهبەری حزبەکەی ئێمە ئوفقی سیاسی تەغییر و ئاڵوگۆڕ بێکێنان لە ئاستی کۆمەڵایەتی و مدعی قودرەتی سیاسی نییە نە پلاتفۆرمی وا داڕێژێ نە سیاسەتی وا داڕێژێ تەواوی مەسەلانەوەیە بچن لەسەر ڕەوتی پێشوو دووبارە تەشکیلاتداری بکەن من لەوە بۆلاوە دەخاڵت ناکەم من و کوریشم دەڕسی لەگەڵی موافق نەبووی من ئەرزیابی دەفراتیە لەگەڵت موافق نین دروست نییە هەر بەو دەلیلە لە ئەمڕۆ من تەمەشایەکەم ئەو حەقی بوو ئێمە ناحەق بووین نەمانێشت ئەو نەقدەی ئەو منتەقل بێتە نێو ڕاهبەری ئێمەمان نەبوون ڕاهبەری ئەو حزبە بۆ هەم لەگەڵی موافق نەبووین هەرچێ بێ ئەڵام بیری لەکەم و بۆ موافق نەبووین چونکە خۆشمان جوزی و ڕاهبەریە بووینی تر چونکی شاملی خۆشمانە بوو تو خۆ ناکرێ خۆت وەدەڕخی شاملی ڕەحمان و کوریشیشە بووی تر ئەگەر ڕاهبەری حزب تا ساڵی 2000 تەشکیلاتداری کرد بووە ئەو ئوفقە سیاسیە گەورەی نمایەندەجی نەکرد بوو شاملی ئێمەشە بوو وتیا مەسئولی ئەبێ مەسئولیت قبوڵکەی وەکو بەقی دەنەچە من دەمەڵێم ئەوەیە و بەشێکی دیکەوەیە بەنظرم چالەنجێکی مهم ئەوەیە عاقبەت ئەم سیاسەتەی کە ئەم ماوەی 4-5 مانگە توێ تەماشاکە خودی هاوڕێیان لە نووسینەکانی ئاڵان لە 2-3 مانگ لەوە پێشەوە بە هاوفکری لەگەڵ جەمعی خەتی ڕەسمیش و نازانم کێ دیکەش 2 مانگ هێناویانەوە بردووانە لەسەرەوە ئالەم پرۆسەدا شرکت بکەن 2 مانگیشە پێوە خەریکن 4 مانگ لە دڵی ئەم ئاڵوگۆڕە سیاسیە گەورەی عێراق وەختی ڕاهبەری حزبێکی کۆمۆنیستی کاریگەری لەسەر ئەوەی شرکت بکەم یا شرکت نەکەم سرف بێ ئایا وەختە دەدانێەوە تازە لە ئاخریشۆ کۆمسیۆنی باڵای انتخابات وتوێتی حەقی شرکتت نییە تەواو بوو بەدەست تۆ نییە بە ئیرادەی تۆ نییە تۆ ئەگەر نێوت محەممەد عەلی کلەیش بێ ئەوەڵین بۆکسەری دنیاش بی هەر وەک وتی ناچم بۆ شەڕی ڤێتنام وتیان تا 4 ساڵی ئایندا حەقت نییە بۆکسکەی نەیکرد نەیکرد نەخەی بە ئێوە چی من هەر دێمە نێو ڕینگەکە بۆکس دەدەم بابە تۆ حەقت نییە
تۆ بەداخەوە بە هەر دەلیل وتراوە حەقت نییە بێنێ و ڕینگە حەقت نییە بێنێ و مەیدانی هەڵبژاردن دەی بەجێەوەی بچم تەوجیهی کەم بە کەمپینی انتخاباتی و تەبلیغاتی تەوجیهی بکەم بەوەی بچم لە کاندیدی سەر بە حزبی شیوعی پشتیوانی بکەم و ئەوش بە خۆی خەتایەکی گەورە بە هەر دەلیل لە نەکراوێت گۆڕین هێم سیاسەتە والعانش ئیسرار لەسەر ئیدامەی و بەداخەوە ئەمە بەنێوی دەخاڵەتگەری با من لێرە شتێکی دیکەش بڵم کە زوڵمێکی گەورەیە لە مەسوول حکومەتە کرێت بۆ دەخاڵەتکردن و چوونە نێو پارلمانەوە هەموو ئەو کۆدانە ئەو ئێستانداردانە ئەو دەستەواژانە ئەو فاکتانەی کە لە بەحسی حزب و دەسەڵاتی سیاسی و لە حزب و کۆمەڵگای مەسوول حکومەتە هەیە کە سەرە دەرزیەک ڕەبتی بە حزب و پارلمان نییە ئەویان کردووە بە خۆراکی تەبلیغیتی بەجێ تەبلیغی بووە بکەن بۆ حزب و دەسەڵاتی سیاسی بۆ حزب و کۆمەڵگا ئەیکەن بۆ حزب و پارلمان لە سەراسەری بەحسی مەسوول حکومەت لە حزب و دەسەڵاتی سیاسی لە حزب و کۆمەڵگەدا سەرە دەرزیەک ئیشارەی بەوە نییە جاگەر پارلمان هات چۆن بکەیت بۆ تەنیا لەم دموکراسی تەعابیر و واقعیەتە ئەم چەند خاڵی وتووە کە من باسم کرد ئەمە حتا لە مدافعانی لەسەر جەمعی خەتی ڕسمیەوە وتوانە عقبەت ئەمانەی کە ئەڵەن لە انتخاباتە شرکردنەکەین نایانەوێ کۆمۆنیستەکان بچنە نێو قوڵایی حوزی سیاسی یا مەزبەحی سیاسی بەبەوە ئەوە فاکتێکە لە بەحسی حزب و قدرەتی سیاسی مەسوول حکومەت نە لە حزب و پارلمان دۆستی عەزیز کە ئەو فاکتە تێناوەتەوە مەسوول حکومەت دەیوت حزب بێ ئەوە بەهێز بێ ئەوە قەوی بێ خۆی مدعی قدرەت بێ لەسەر دروستکردنی شورا ڕانەوەتە نە پارلمان ئەو نەقدی لە چەپی ئەگەر سنەتی بوو یا لەگەڵ چەپی فرقەی بوو ئەیوت خۆیان هەڵەواسن بە دروستکردنی شوراوە نە پارلمان بۆ ئەوەی خۆیان حزبەکان ئەوە قەوی نەکەن دەسەڵاتی سیاسی بگرن ئەمان دەستەواژەکانی حزب و دەسەڵاتی سیاسی دەستەواژەکانی حزب و کۆمەڵگا کە ئەبێ لە هەموو جەیەکی و کۆمەلگایە بین و نمایەندەی بە شور و شەوقی چینی کرێکاربین لە حزب و دەسەڵاتی سیاسی و حزب و کۆمەلگان هێناوە جۆستوێنێتەوە بۆ حزب و پارلمان وە بچین دیفاع بکەین لە خاتوو سائرە کە بە خۆی لەسەر ئەقەلیەتی مەسیحی دەستەبەندی مەسەبیە ئایا ئەمە زۆڵمێکی گەورە لە کۆمونیزم کاریگەری نییە ئەو بەشە لەسەر ئەو سوالەی دووەمەت کەوتێتە مەسوول حکومەت وێتێتی لە هەڵبژاردنەکان لەسەر هەڵبژاردننی ساڵی 92 کە وەختێشتا حیزب کۆمونیست کارگەری عێراق دروست نەبوو ئێوە ڕێکخراوەکان بوون ڕێکخراوەکان هەموو بایکۆتیان کرد دوای ئەوەی انتخابات تەواو بوو سوورەت جەلەسەکەیم هەیە بۆ ئاگادارێت بە نێوی بۆڵتە لە جەلەسەیەکی ڕاهبەری حیزبی کۆمونیست کارگەری ئێران ئیرەج ئازەرین پرسیاری کرد لە منی پرسیارکەوتی بیستمە وایە شرکەتیان نەکردووە سازمانە چەپەکان هێشتا حیزب دروست نەبوو ماوەیە لەوە پێش بۆ خودی ڕابەر ئەحمەدیشم گەڕاوەتەوە وتم بەڵێ شرکەتیان نەکردووە ئەو منتەقد بوو وتی ئەبوایە شرکەتیان کردە ئیرەجی ئازەری ئەو لەسەریەوە ڕۆی منتەقد بوو ئەبوایە شرکەتیان بکردایە مەجال بوو چی بوو ئەوانە ئەو ئەساسن ئیسرا کرد حتا ئەوەی باس کرد من پێم وابێ بە ئینتقاد لە خۆیان بکەن عەلەنی ئینتقاد لە خۆیان کرد مەنسوور حکومەت زۆر نەتەرەفداری شرکەت نەعەدەمی شرکەت بوو ئینسافن با لە خۆیان مەسوول حکومەت دەوڵەتی کوڕبا لەوەدا هاتەجا انتقادی چی لە خۆیان بکەن بۆ انتقاد لە خۆیان بکەن عاقبەت تاکتیکەکە گرتوویانەتە پێش خۆستا انتخاباتەکە کراوە نازانم ئێوە بە چەرچی پێڵن دەورەگەرد نازانم چی پێڵن وتی عینی لە بیرمەمە جوملەکەی بوو وتی هیچ چەرچیەکی دەهاتی کوردستانی پارلمانەکان بە ڕسمە دانەسە بۆ انتقاد لە خۆیان بکەن ئەمە دەخالەتی مەسوول حکومەت بوو بەڵێ ئیرەج ئازەرین نەزەری وا بوو ئەتوانین بڵێن دوو نەزەر بوو بەڵام بە ئەکیدی حتمەن ئەبوایە شرکەتیان کردە نا مەسوول حکومەت ئەوەی نەوت لەسەر ساڵی 99 ئەوەی شوراکان خۆ باسم کرد دوای ئەوەی معلوم بۆ ڕێئیمان نەهێناوە تا شکستمانە خۆ عینی قسەوە بوو ئەبوایە مەرجوماتەکەی مان فراهم کردو ئەگەر مەرجومات فراهم نەکردو بۆ شرکەتەکە لە بیر ماڵانی تۆ مەجبور مەکەن باسکەن وتی یەکێ وەک ناسەگ ئەحمەدیان بۆ معرەفی نەکردووە ئەمە بەستە هەڵبژاردننی شارەوانی ئەنەک شوراکان هەڵبژاردننی شارەوانی بەلەدیە شارەوانی هەچی لەوەش ئاوای وتی ئەگەر مەرجوماتەکەی نەبووایە ئەوە شرکەتمان نەکردە تەنها ئەگەر شرکەتەکەی بەڵە شرکەت کە بڵان یان نمونەیەکی دیکەن ئەڵان ئێمە لە انتخاباتی مامۆستایانە شرکەتمان کردووە ئەخبابە انتخاباتی مامۆستایان لەگەڵ انتخاباتی پارلمانی ئێستای ئەم مافیانە فەرقی نییە ئەوش مامۆستایان لە شاری سلەیمانیە ئەساسەن
حزب کۆمەڵ کاریگەری تا هێژمون بووی یادی بەخێر مامۆستا شێرزاد کەسێکی چێرەیەکی گەورەی و مامۆستایانی ئەو شارە بوو خۆم لە بیرما جاسم غەفور جاسم نازم یەکیان کەڵان لە بریتانیا زندگیەکە هیچ تریان بوو ئەو ڕێیان هێنا بۆ بنیادمی با ئۆتۆریتێ و قابلی مقایسە نەمانە لەگەڵ یەکتری و یەک مەوردی دیکە باش بوو توام پرسیارت کرد ئیتر مەجبورم لێرە نێوبەرم ڕێبوار ئەحمەد لە مقابلی جواری ئەم دووەمەیدا وتێتی مەنسووری حکومەت تەرەفداری ئەوە بۆ ئێمە لە حکوومەتی هەرێمیشا شرکت کرد من لێرە واڵم ئەو نەقلی قەولە لە مەنسووری حکومەت دقیق نییە ڕێبوار ئەحمەد ئەزانێ ئەو دیالۆگە کە بچین لە دەوڵەتی کۆسرەد ڕەسوول لە کابینەی کۆسرەد ڕەسوول لە زوونی سەوز نە لە هەولێر ئەو وەختەی شەڕی نێوخۆ ببوو زوونی سەوز و زەرد دروست ببوو یەکەتی دەوڵەتەکەی هاتووە سلەیمانی و کۆسرەد ڕەسوول سەرۆک وەزیرانی بوو پیانەوە دەوڵەتی زۆنی سەوز زۆنی سەردیش بۆ خۆی دەوڵەتی خۆی بوو وابزانام ساڵی 98 بوو دووبارە ئەویش لەو بابەتەوە واقعەکە ئاوایە من کە ئێستا ئیجارمەوە نە ئەو جۆرەی لە نەشتەی ئۆکتۆبرە هاتوو ئابم شکڵە بوو وابزانام هاوڕە ڕەبوار پەیامێکی بە من و کوریشم دەرسیدا بوو کتوی کۆسرەد ڕەسوول ئیعلامی کردووە ئێمە کابینەیەکی نەدەم بنکە فراوانە چیە پێک دێنین لە چەپ و ڕاست و لە هەموو جەریانات داوەتەکەین بۆ کابینەکەمان ئەگەر تاستا داوەتێک لە ئێمە نەکراوە ئەگەر داوەت لە ئێمە بکرێ بێ هەڵوێست چۆن بێت من و کوریشم دەرسیش بێ فکرێکمان فەورە وتمان معلومە نابێت شرکت بکەن بکەی دفاڵتمان هەرچێک معلومە نابێت شرکت بکەن زۆرمانتەوە شرکت ناکەن ئەگەر شتێکی وا بوو بە مناسبەتێک ڕۆژێکی پێچوو بۆ کاروباری حزب کۆمەڵ کاریگەری ئێران بوو کۆمیتەی کوردستانەکەی بوو مناسبەت پێشات لەگەڵ مەسوول حکومەت من قسەمەکرا و دیالۆگە لە بینی فەقەت من و مەسوول حکومەت تا ڕوویداوە لەسەر مۆزوعە ڕێبوار ئەحمەد باشە وازانێ مەسوول حکومەت وەختی قسەکەمەتەوە بوو معمولاً واقعاً هەموو شۆدەرم عادەتێکی بۆی وت لە هاوڕێیانی عێراق چ خەبەر یاز بەچای عێراق چ خەبەر لە هاوڕێیانی عێراق چ خەبەر منیش ئەوەم پێ عادی بوو وتم وەڵا خەبەرێکی زۆر تایبەت نییە دوێنێ فاکسمانە گۆڕیەوە ئەو وەختە دوێنەکە فاکسێکی ئەوەمە بۆ هاتوو کۆسرەد ڕەسوول کە سەرۆکوەزیرانی دەوڵەتەکەی یەکێتی پێمانەوە دەوڵەتی یەکێتی نە دەوڵەتی هەرێم دەوڵەتی یەکێتیە شتێکی ئاوای وتووە ئێمە جوابێکی ئەومان داوەتەوە مەکسێکی کردی جاوە چ جوابەکەەوە چ جوابەکەیەوە داوتانەوە تم بۆ ئەی جوابەکەی دیکایە ئەی معلومە هەروایە کەلیمە بڵێن شرکت ناکەین ئەرێ بۆ مەگەرە بە شرکت بکەین وتی من قسەمەوە نییە حتمما بڕۆین هەتا سەر شرکت بکەین بەڵام بۆ ناکرێ پرۆسەیەکی سیاسی وا تعریف بکرێ هەم حزبی تیا معرفیکەی هەم لە نەهایەتەن ئەگەر تیاشیان نامێنی ئەگەر بایکۆتیش یەکەی ئەو نە دەست پڕ بێ ئەفشاگەری و ئاگاهگەری و وشیاردەریەکی زۆر گەورەتری مؤثرتر بدەین وتم یانی چۆن من دیارە خۆ بفکرم وتی ئەگەر شتی وەکی من ئاوا بیرەکەمەوە ئەمیشە دامەوە ئینسافە و نەفروتە گوتی من ئاوا بیرەکەم ئەگەر شتێکی وابێ ئەڵم زۆر چاکە ئێمە دین بەڵام شەرتمان هەیە وتمەڵی چی شەرتمان هەیە ئەوڵی شەرت هەڵم ئیسلامی نابێبێت جریاناتی ئیسلامی نابێبێنە دەسەڵاتەوە نابێبێنە نێو کابینێ حکوومەتی ئاینی من جەدەلم لەگەڵ کرد معلومە لێت قبول ناکەن وتی باش قەیناکە با قبول نەکەن بە عەلەنی بیڵێن مناڵم بە نامە و نامەنگارگە تی بە عەلەنی با بڵێن حزبی کۆمۆنیست کارگەری عێراق داوەت کراوە حزبی کۆمۆنیست کارگەری عێراقیش بە عەلەنی شەرتەکەی خۆی هەڵا بێ ئیسلامیەکان لە دەسەڵاتان نەبن ئەگەر یەکێتی هەر ئیسلامیەکانی بردو ئێوەی نەهێشت ئەڵەن عاقبەت بەرەی ڕادیکاڵ و سێکۆلاری چەپ و سۆسیالیستی و جاماڵە ئافرین ئەم حزبە پابەندی پرەنسیپ و ئوسوولەکانی ئەلمانیەت و سێکۆلاریزم و سۆسیالیزمی خۆیەتی و لەسەرەوە خەریکە جەدەلێت ئەگەر بە هەر دەلیل احتمالێکیش دانێن ئیسلامەکانیان ڕێنەدا دووبارە بە بوردی بە پێشڕەوی ئەو حزبە دانرێت وتم دەیەوە فەرزکە ئیسلامیان ڕێنەدا چوونە نێو کابینە چیەکە نێو کابینە ئەو وەختاڵم ئەچم پۆستێکی خدمەتگوزار بە خەڵک بێ ئازار عینی لە بیرمە جملەی برد یادی بەخێر مەگەر نێوە ناڵن ناسک ئەحمەد پزیشکە دکتۆرە وتم بە ئەوە نێرم ئەڵم بەشی دەرمان و پزیشکی و خەستەخانەکان بسپێرن بە ئێمەوە ئەوش دکتۆر و سەری دەرسی و
ئەوە ئەیکەم بە ئیمکانێک لە پەسە داوای بودجێ بۆیەکەم بودجیان داچم بۆ خەڵکی خەرجەکەم با بڵێن خەڵک ببینن لە نەتیجەی ئەوەی کەسێک لە حزبی کۆمونیستی کاریگەری بەرپرسایەتی ئەم بەشی دەرمان و دەوا و پزیشکیەهی بەدەستا باشتر بوو خۆتەزانی نەپۆڵێکی وا ئەدەن ئەوان زۆرتر میلاشیاکان نەبوو وتی قەینا کاچم 2 مانگ لەوێ بم لە پەسا بودجە پێشنهاد دەکەم لە پەسا داوای پۆڵەکەم لە پەسا داوای ئیمکانات دەکەم نایدەن جا دوای 2 مانگ زۆر مدعی بەلایحەیەکی گەورە لە بودجەکانی کە داوام کردووە لە ئیمکاناتێک کە ویستومانە لە ڕێگریەکانی کە دروستیەکەن ئەو وەختە وشیاردەریەکی گەورە دەڵام کۆمەڵانی خەڵکەوە ئێمە لەو کابینە گەندەڵە دێنی دەرێت چونکی لە پەستا پوڵەکان بۆ میلیشیا خەرجەکەن بۆ خەستەخانەکانی خەرج ناکەن وتی ئەو وەختە حزبی پێ گەورابێتەوە ئەو وەختانە نەم حزبە خزمەتگوزاری خەڵکە ئەو وەختە و شخصیەتی پێ گەورابێتەوە نهایەتەن قسەکەی ئەوە بوو نهایەتەن قسەی ئەوە نەبوو ئێمە بچین جێ خۆشکەین لەسەر کورسی دەسەڵاتی کابینە نێو کۆسرەت ڕەسەڵدانیشین و حکوومەتیە و مەنسوور حکومەتەوە نووسراوەکانی هەیە هیچ وەخت بە نێوی دەوڵەتی ئیقلیم نێوی لێ نەبردن هیچ وەخت بە نێوی دەوڵەتی هەریم لێوی نەبردن هەر وەک چۆن لە بەحسی ئیستیقلالی کوردستان وتی کوردستانی عێراق دەوڵەتی نییە بەڵام وتی ئەوە موەسسەیەکە باوەڕکە ئەوەش مەڵام بیرکەوتەوە وت مەخباش و خۆت ئەڵێمە دەوڵەت نیوت دەوڵەت نی موەسسەیەکەیت بڵم چی حاکمیەتی و شارە بەدە زەوانەیتر حاکمیەتی و شارە بەدە یەکێتی نیشتمانیە بچن لە ئەگەر هەر بەجێشی دێڵن ئەگەر هەر بایکۆتیشیەکەن ئەگەر بڕۆن دوای 2 مانگ کێشەیەکی ئاوای کۆمەڵایەتی بەرنەنێو ئەو ئەمە مێتۆدی ئەو بوو نەوەی بچین جێ خۆشکەین و لەسەر سەندەڵی دەسەڵات لەوێنە دابنیشن و تەییدی حکوومەتی هەرێم بکەین بۆ من جێگای سەرنجە ئاوڕێ ڕەحمان کە ئەو هەڵوێستەی مەنسوور حکمەت کە یەکەمین قسەکەی ئەوە بوو کە نابێ یا دەبێت داوا بکەین یا مەرجمانەوەی کە ئیسلامەکان بەشداری نەکەن ئەوە بەکاربێنی بۆ تەبریرکردنی چوونە ناو پەرلەمانێک کامە دیارە ممکنە خەڵکیشی زۆر نەیزانێ 100 دانە ئەندام پەرلەمان کە ئێستا کاندید بووە و موقعیەتی کردووە 100 دانەیان موریدی مقەلیدی شخصی خامنەئین نەکهی حائیری و نازانم فلانە مەلا شخصی خامنەئی 100 دانە ئەندام پەرلەمانی ئێستای عێراق مقەلیدی ئیمام خامنەئین ئەنێ بوازانم لەوانەیە لە هینی پەرلەمانی جمهوری ئیسلامی شارەوە نێتیابێ ئەگەر کەمتر نەبێ ڕەنگ نییە زیاتر بێ مقەلید ینی پەیڕەوی شخصی خامنەئین تۆ ئەو قسەیە ئەو مەوزعە کە ئاڵێ بە مەرجی نەهاتنی ئیسلامەکان بچیتە ناو حکوومەتێکەوە ئەوە بەکاربێنی بۆ تەبریرکردنی سیاسەتێک بۆی بڕۆی لە پاڵ 100 دانە ئەندامی پەرلەمانی مقەلیدی خامنەئی نوێنەرێکی مەسیحەکان بەریتەوێ بڵێ ئەمە کورسی منە بەرحاڵ ئەم پرسیارە هاتووە هاوڕێ ڕەحمان لەلایەن هاوڕێ ناسح جەمیلەوە هاتووە لە سویسرا سلاوی زۆرمان هەیە هاوڕێ ناسح ئەڵێ سلااو هاوڕێیان ئایا لە چەند هەفتەی ڕابردوودا هاوڕێ ڕەحمان لە هەز بە مەسئولێت و دەرەکردن بۆ هەڵە گەورەی ڕابەرایەتی ئەو دوو حیزبە هەوڵی داوە ڕاستە و خۆ پەیوەندیان پێوە بکات و کارێک لەسەر پاشگەزبوونەوەیان پاشگەزبوویان و بوونەوەیان و بۆ ئومێدەی ڕەخنە لەو سیاست و هەڵێستە بگرن ئایا پەیوەندیشی لەو بابەتە کردوەوە لە بیداەتی پێمان بە ناوڕاستی قسە و باسەکان تا ئاماژەت بەوەدا بەڵام دیارە دووبارە ئێمە تا ڕۆژی 4 نوامبرنا لەو بابەتەوە پەیوەندیمان نەگرتووە بۆ ئەوە خودی هاوڕە شەماڵ خۆت شاهدی و بەیەکەوە لە ڕابەری حیزبی حکومەتیستا بووی لە ئەوەڵەوە کە بیستمان دوو حزب شرکت دەکەن شاید بە نەزەرم بە دەرەجێ من خۆمەڵم کەسیتر ناڵم کەمێک کەم تەرخەمی بەڵام من شخصم پێم وابوو ئومێدم وابوو خۆیان کاندیدیانە بێ عاقبەت کەسێک لە خۆیان نادیە مەحمودێ سەمیر عادلێ چوزانم لە کوردستان خسرە و سایەیەک هەر کەس خۆیان کاندیدیانە بێ لە لای خۆم زۆر مینیمالیستی لە عینە حاڵامزانی کە بە نەزەرم مەڵان بۆ خودی من زۆر مینەوتمە ئەگەر کاندیدی خۆیان بێ هەر وەک ئەو نمونەی مەلالی جویا لە ئەفغانستان کەسێک بچێتە نێو ئەو پارلمانە گەندەڵەش هەر بە چەند مانگ جارێک ئفشاگەری بکە تەبلیغ بکە بڵێ ئەمانە هەموو جنایەتکارن دەکە خوا بوو مەلالی جوایەوە دەمانەی لێرە دانیشتون هەموو جنایەتکارن سەرکردەی جەنگین ئەبێت من نازانم لە عێراقەوە بڵێن خێرات ترۆریەکەن یا ترۆری ناکەن
تا ئەو وەختە پێمان وا بوابێ من لێرە یەکشت بڵێم هاوڕێ ڕەحمان بە ئاماژەیەکم قسەکەی خۆتی بیر نەچێتەوە ئەم حیزبە کە ئەوێ بچێ بەشداری بکە لە پەرلەمانە با جورئەتی ئەوە بکا بڕوا لە ناو شاری هەولێرە سەکۆیەک دابنێ بڵێ مەسعود بەرزانی ئەو کاری خراپ کردو و کاری غەڵەت کرد زانم ئەتوانن بیکەن ئەخر ئەندامەکانی حیزبیان لە ناو شاری هەولێرە مەخفین ئەمە ئەو وەزعێتەیەکە هەیە ئازادی چی و ئەوینی چی فەرموو بەڵێ من قسەکەمەوەیە بە هەر لێرە ئەوە بڵێم من شخصەن حتا لەم ئاخرین قسە و باسۆش کە ئێستاکەین بەداخەوە بەو نامە تاڵش بۆ ئەمیان نووسێ من هیچ خۆشحاڵ لەوە نیم حزبێک یا حزبایە کە لانیکەم تا ساڵی تا کۆنگری چوار نەزان 2006 بوو کە لە کەرکووک بەرگوزارکرا یا 2007 من بۆ خۆم جزئی ئەندامی کمیتە ناوەندی و حزبە بووم هەرچێک مەوەختی لە چوارچەوەی کمیتە مرکزی و حزبایە لە 10 سال پێک کردومان و بەڵام تەواو نەبووە مەسئولیت لەسەر شانمە ئەوە قبولەکەم ئەوە لە بابتۆ لە جوابی هاوڕێ ناسەحە ئێمە تا چواری مانگ دەخاڵەتمانەکە دوی مانگ دیمان خۆیان کاندیدیان نییە کۆنفرانسێکی بە ئیسلاح مەتبوعاتی ئەوەی کادرێکی حزبی شیوعی بۆتە کەسی ئەسلی و لە مەقەڕی حزبی شیوعی و لە هەولێر و هاوڕانی ئێمەش لە کەناری ڕاوەستاون و ئەو خانمەشەیە ئەمە کاندیدێک معرەفیەکەن لەسەر لیستی ئەقەلیەتی مەسیحی ئەو وەختە وتمان پێما بێتە خاڵەت بکەین ئەمە هەڵەیەکی گەورەیە باوەڕکە تا ئەو وەختە من بۆ خۆم شەخسەن لەگدانەوەم ئەوە بۆ هاوڕە ناسەح پێما بوو کاندیدی ڕاستەوخۆی حزب بێت داگەکەن چونکی ڕاگەیاندنی ئەوڵەکەم تا وەختە نەخوێنبوو بەرحاڵ کاندیدی ڕاستەوخۆی حزب بێت دەی باش ڕەنگە عەقبەت گۆشەیەک بگرێت وەختە دیمان ئەوە نییە وە هەڵەیە مەکتەب سیاسی ئێمە جەلسەی گرت ئەو وەختەیەتر ڕۆژی چواری مانگ ئێمە ئەو نامەمان نارد 72 ساعتش 75 ساعت لەسەر مێزەکەیان بوو پێشەوەی ئێمە عەلەنی بکەینەوە وتم من پەیامم بۆ هاوڕێ عوسمانی حاج معرف دەبیری کمیتە مرکزی حزبی کوردستان داناوە کە ئەوە نامەکەت پێگەیوە چونکی وتبی گەیوە با کورتە قسەیە بکەین جوابێک نەبووە تا ئەوان کۆتایی بانگەشەی انتخاباتیان ڕاگەاندوە 75 ساعتی پێچوە جا دوای ئەوە ئێمە عەلینمان کردووە بۆ ئاگاداری هاوڕێنە ساوەتوانی هەڵوێستەکەی من خوێنێتەوە لە نامەکەشە نردومانە دوای ئەوەی وتمانە ئەمە هەڵەیە ئەم شرکەتکردنا بەڵام وتمانە ئەلئانیش نەچوە بچێ انتخاباتەکەوت کۆتایی نهاتووە 7 ڕۆژی ماوە ئێستاش داواکەین چەند ڕۆژ پێش 11 نوامبر بەم هەڵەیە ڕاست بکرێتەوە ئێمە و داوامان کردو بکشێنەوە و ئەنواعی دەلیلشەیە ئەنواعی تەوجیه هەیە بۆ ئەوەی بکشێنەوە خو بەداخەوە نەکشەونەتەوە من پێم وابێ ئەگەر دیدێکی مثبت تەمەشای نامەکەی ئێمەیان کردە ڕێگایەکی دروست و من پێم وابێ ئەڵام بەشێکی زۆر لە بەحسانە بەوجود نهات مشکلێکی گەورە من قسەمەوەیە 4 مانگە خودی و دوو حزب پێوەی خەریکن باشێکی دیکەش پێوەی خەریبن لەسەر چی لەسەر وەختێک کۆمسیۆنی باڵا وتوێتی هەقتە شرکەتان نیە لەم نەپرسی تەواو بوو هەمووان بەحسانە زیادین نەبەحسی نەزەریەویست نەبەحسی تێۆریەویست نە ئەم چێشانەیەویست بە تایبەت من خەتایەکی گەورەیە و دوو حزب ئەویژوێ بە بۆنەی چوونە نێو ئەم گاڵتەجاری هەڵبژاردنەوە خۆیان کردووە بە تەرەف لەگەڵ هەموو چەپی رادیکاڵی و جامعە باشە نێوت ناوە چەپی سنەتی نێوت ناوە چەپی حاشیی نێو ئەوە چەپی فەرقەی دۆستایەتی کردن لەگەڵ حزبی شیوعی و چوونە کێشە و جەدەل و بەحس و نێونیشانی پیلان دانان لە حزبێکی وەکو حزبی ئێمەدا لەلایەک و لەگەڵ حزبی شیوعی دۆستایەتیکردن لەگەڵ زۆرێک لە ڕفێقەکانی کە تا 4 ساڵ و 5 ساڵەوە پێش لە کمیتە مەرکەزی حیزبا لەگەڵ یەک بووی ئەو جەدەلەکردن ئەمەش یەکێ لەو خەتایانە کردویان با من لەو بابەتەوە مثالێک بژێرمەوە ئاخر لەسەرەوەی ئەدەی وتوانە بایکۆت ئەدەی وتوانە شرکەتیان کردووە هەر کەسە دفاع لە سیاسەتی خۆیەکە و نەقدی یەکتریشەکەن نەقدی یەکتریسان کە بە وەڵی چەپی سنەتی بە وەڵی چەپی حاشیی بۆ بابا هەمووانە لەگەڵ تۆ بوون یا بەوە ئەڵێن لە بەرابەر قسەی ڕاهبەری حزبی ئێمەدا حزبی حکمەتیست کە تەواوی ڕاهبەریەکەی لە ساڵی 8 میلادیەوە لە 79 میلادیەوە کە ئینقلاب لێنەکەوە بەشی زۆری ڕاهبەریەکەی ئەخە نامەوێت نێوبەرم هەموویان کەسانی ئەلەنیکاری یا سازماندەی نظامی یا سازماندەی تەشکیلاتی یا سازماندەی کۆچی تاریخی مەریوان یا سازماندەی تەحەسن لە شاری سنا یا هەر لێرە لەم دەورانەدا ئەخبابە
کێ ئەتوانێت بە کەسێ وەکو سعید ئارمانەکان و ڕەزا کەمانگەرەکان و ئەوانە لە فنلاند و لە بریتانیاوانە بڕەوانە مەخفیکارن بابا تۆ هەموو نەوعێ گوتم لە دەستەواژەکانی حزب و کۆمەلگای مەنسوور حکومەت ئیستفادە بکردی بۆ شرکەت لە پرۆژەیەکی ئەو پرۆژەی هەڵبژاردننی عێراق گەندەڵە بە کام قیمەت دۆستایەتی لەگەڵ حزبی شیوعی تێوەچوون لەگەڵ هەموو چەپێک ئەگە بە کۆمونیست کارگەریشی نازانی چەپی ڕادیکاڵی ئەو جامعە ئەوەی چەتر لە خەتاکانە بەڵێ ئێمە لە چواری حەولمان داوە پەیوەندیمان کردووە 75 ساعت ڕاوەستاوین جوابمان نەبووە دوای ئەو نامە جوانەی کە دیوە ئەومان وەرگرتوتەوە و بەداخەوە با لە ئیتلاعی هاوڕەناسا بگەێنم لە ساڵی 2011ەوە کە ئەو کێشەیە کەوتە نێو حزبی حکومەتیست کە لە ئەوڵۆ خودی نووسینی ڕاهبەرانی حزبی کۆمونیست کارگەری عێراق و کوردستان هەیە لانیکەم لە یەکمانگی ئەوڵا کاری ئەو 5 کەسە سەرڕۆیەی بە نێوی دوایی نێوی خۆیان ناخەتی ڕسمیان بەناشایی زاناویە کەس عوزوی کومیتە مەرکەزی هەر ئێستا حزبی کوردستان هەیە نامەکەی هێشتا لای من ماوە نووسوتی ئەو کارەی ئەوان کردوانە فەرهودە خۆ من نەمەزانی فەرهودیانی چی تا پرسیارم کردوتم هۆیانی چی وتیانی غارەت دێ ئەوان لەو وەختەوە دوای ماوەیەک عاقبەت هەچی هاتووە پەیوەندی خۆیان بەداخەوە لەگەڵ حزبی حکومەتیست خستۆتە کەنارەوە لاوەچیان کردوێتەوە نەماوە ئێمە بەش بە حاڵی خۆمان داوەتمان کردوون بۆ کۆنگرەکان ناو پەیوەندە تونند تۆڵە لە 6 ساڵی پێشوە نەماوە و ئەمە ئەوەڵجار نییە ئێمە لەسەر یەکسری سیاسەتی هەڵەی دوو حزب کە سیاسەتی هەڵە بووە من لە هیچ دەستەواژەیەکی دیکە ئیستفادە من نەکردووە قسە بکە بامە چەند نمونەی دیکە بنێرمەوە ماوەیەک چون بزوتنەوەیەکان وەڕای خست بە نێوی بزوتنەوەی ئازادی و سربەخۆی کوردستان هیچ شتێکمان عەلەنی نەوت ئەوە هاوڕێیان خۆیان نەزانن دوو جەلسەی مانگرتووە لە ڕاهبەری حزبی حکومەتیست لەگەڵ ڕاهبەری حزبی کوردستان کوتمانە بابا ئێمەی حزبی حکومەتیست کە تا ئەم لە حەزەش پێمان وایە تاکتیکی سربەخۆی کوردستان و ئیستقلالی کوردستانەکەی مەنسوور حکومەت دروستە بەڵام بزوتنەوە وەڕێخستنی بزوتنەوەی ئازادی و سربەخۆی هەڵەیە ڕاستڕەوانەیە ئەمە مەکەن لە عەمەلا نەچووە پێشێ دوایش یەک کەلیمان بە ئێمە نەوتەوە ڕێ قسەکانی ئێوە دروست بوو و دروست نەبوو بە قەولی ئێمە لە کوردستان ئێران کراوە بەژێر فەرشەوە منەڵم هاوڕێیان بوو بە چی پرۆژەی ئازادی و سربەخۆی کوردستان ئەخە دڵسۆزانە جەلسەمان لەگەڵ نەگرتن هیچشمان عەلەنی نەکرد ئایا حازرن ئەدەبیاتەکەی وەختی چاپکەنەوە یا لە شەڕی مووسڵدا ئایا واقعان ڕاهبەرانی حزبی کۆمونیستی کارگەری عێراق و کوردستان حازرن ئەو نووسینانەی لەسەر شەڕی مووسڵ بە ئەلان چاپیکەنەوە من حازرم نەقد و قسەکانی ئەو وەختی خۆم دوبارە دابنێمەوە ئەگەر بۆم پێدا بێتەوە فایلەکە لە بەرابەردا ئەوە جوابمان دراوە کە یەکێ وەک من ئەندازیاری ئینشقاقی چی نەمن نە حزبی حکومەتیست هیچ قازانج و بەرژەوەندیەکی لە ئینشقاق لە سفوفی کۆمونیزم کارگەری ئەویش لە عێراق نییە خۆ ئێمە سازمانی ئێوێنین تا ڕقابەتێکمان بێ خۆ ئینشعاب کەوت جودایی کەوت لەنێو حزبی کۆمونیست کارگەری عێراق چەند ساڵ لەوە پێش ئەو هاوڕێیانی بەدیلی کۆمونیستی جیابوونەوە ئەسان ئاگامان لێبوو ئەسەیمە دەخاڵەتێکمان کرد ئەسان تەسیری بوو لەسەرەوەی پەیوەندی خۆمان لەگەڵەوە دوو حیزبە گۆڕین عاقبەت بۆ کۆنگرەکانمان هاوڕێیانی بەدیلی کۆمونیستیمان داوەت کردووە هاوڕێیانی هەردوو حیزبشمان داوەت کردووە هەرسەلایەن ئەو وەختی هاتوون بەخێرن نا هاوڕێناسە ئەوان پەیوەندەکەیان پچڕاندووە ئەوان مەسیرێکی دیکەیان گرتووەتە پێش و بەنەزەم زەرەریان کردو ئەتفاقان دوورکەوتنەوەیان لە هاوفکری و هاونەزەری لەگەڵ ڕاهبەری حزبی حکومەتیست بۆیان بۆ بەزەرەر ئەجملە ئەم نمونەی من پێم وابێ ئەگەر لانیکەمی تەوەجویان بەو نامەی ئێمە کە چواری حەو ڕۆژی ما بوو بۆ پایان انتخابات بکردایە و بە نەزەرم 3 ڕۆژ پێشتر 4 ڕۆژ پێشتر لە 8 نوامبرە بیان وتایە بە ئابەم دەلایلی ئیتر بەشداری ئەم پرۆسێنین و ئەم گاڵتەجاڕیەنین بە نەزەرم لەسەر و دوو حیزبە ناکەوت خوب زەرێک بوو غەڵەتی سیاسی خۆی تیا بوو وە بەجێ خۆی هەرەمێنێ دەنچە من قسەکەمەوەیە
ئەم غەڵەتە سیاسیە ظاهران ڕەهبەری دوو حزب حەولە دەن ئەیانەوێ ئەم پەراوێز کەوتنەوەی دوو حزب بەوە پڕ بکەنەوە کە گوایە ئەگە بچینە نێو پرۆسەکانی هەڵبژاردن و ئینتخابات و ئەوە بەم جۆرە حەزب دێنینە نێو جەرگەی سیاست نا ئەوە اتفاقاً قسەیەکی ڕۆشنی مەنسوور حکومەتەڵێ چەپەکان دوو جۆرن ئەگەر بیانەوێ چەپی غیرە کاریگەری و غیرە کۆمونیستی سەراحەتەن ئەوە بڵێم وڵات ئەگەر بیانەوێ یا چەپی ڕادیکاڵیشەوە ئەگەر بیانەوێ زۆر ئیجتماعی و جەماوەری بوونەوە قسەی ئەوە ئەچەند مەسیرێکی ڕاستەوانە هەڵەبژێرن و ئەبن بە دوونبالەڕە و ئەو کارەی حزبی کۆمونیست کاریگەری ئێران و خودی حەمید تەقوایی تیا بووە بە ئوستاد ئەو ڕێگایە هەڵەبژێرن یا ئیبراهیمی عەلیزادە تیا ئوستادە ئەو ڕێگایە هەڵەبژێرن یا ئدەیەکشیان هەیە فقط ئوسولەکەی خۆیانە پارێزن و ئوسولەکەی خۆیان ڕعایەتەکەن ڕەنگەڵانە هاوڕانە بە ئێمە واڵە نامە قسەمانەوە نییە لە ئەوڵی نامەکەشمان هەوتمان ئێمە جوزی ئەوانە نین بڵین انتخابات قەدنا هەڵبژاردن قەدنا من بخۆم تیا بووم لە 20 ساڵگیە تیا بووم مانگێک کەمپەینێری انتخاباتی دکتۆر جەعفەری شەفیعی بووم لە نزیک 50 محەلە و دێهاتی بۆکان ئەجملە سامی من بۆ سوخەنڕانی بکەم نیوەڕۆ لە جێ گێوارێ لە جێ خودی دکتۆر جەعفەر لە هەموو جێ ئێمە و تەجروبانەمان ناوەتە پشتە بەڵام قبە زەرەر و زیانەکەیمان بژات وتمان ئەگەر ئەچی ئەوەی زەرەرە بەڵام دەستکەوتەکەشی دەستکەوتی بۆ کۆمەڵەوە بوو جمهوری ئیسلامی مەجبوری کرد انتخاباتی سنە و کامێران قەدەغە بکە مەجبوری کرد بسەلمێن لە مەریوان کۆمۆنیستێکی وەکو فاتحی شێخەوە بوو بەنێنەر مەجبور بوون بیسەلمێننەوە لە بیرم چوو دکتۆر شاکری نزیک 10,000 ڕێی لە شاری سەقز و بانەهێنەوە 10,000 ڕێی ئەو وەختە دکتۆر جەعفەری شەفیعی 5,500 هێناوە ئامەش با تەواو بکەم عقبە من لەو دۆستانە ئەپرسم ئەرە جەمبەندی تا چییە دەستکەوتان چی بووە لە یەکێ لە مقابلەکانی ئۆکتۆبرە نێوی ئەفرادی تر نابم وتە ئێمە هەنگاوێکی گەورەمان ناوە شەڕێکی گەورەمان لەگەڵ بۆ ژوازی کرد من پێم خۆشە واقعا پێم خۆشە وا بوو پێم خۆشە چەند مەورد لە جەدەلی توندی ئەم ماوەی هەڵبژاردن بینی یەکێ لە ئەعزای ڕەهبەری حزبی کۆمۆنیستی کوردستان یا سەراسەری چەند مەورد پێشەش مەورد لە تەلەڤیزیۆن لە منازرەیەکە لەگەڵ نوێنەری بۆرژوازی کە ئەوی خسبێتە تەنگناوە وەک ئەو نمونەی کە وەختی خۆی تاهیر حەسەن و مەلا بەختیار دانیشتن تاهیر حەسەن و مەلا بەختیار دانیشتن دەستی تاهیر خۆش بێ بۆ ئەوەڵدار حزبی بردە نێو شاری سولەیمانی و نێو تەلەڤیزیۆنێکی گەورە کو نمونەی وا کراوە دنیشانمان بدەن ئەی بۆ لەسەر سایتەکانتان نییە نەکراوە وەختە تۆ نەتکردووە چێت بردۆتەوە دکتۆر جەعفەر ڕەحمانەوەکو یەکێک کرابێ یەک دانەش نەکراوە نەک پێشەش هەر هیچ نازانم من پرسیارەکەم ئەوڕەشەمە با من ئەوە بڵێم ئێمە نزیک مانگێک لە پرۆسەی انتخاباتی ساڵی 58 شەمسی ئەکاتە 8 میلادی لە شاری بۆکان شێکوە دوایەوەی دکتۆر جەعفەر بوو بە نەفەری دووەمیش 5,500 ڕێی هێناوە نمایندەی کۆمیتە مەرکەزی کۆمەڵە بێت جلسەی ئاخری بۆ کردی نەزانی عنوانی جەلسەکە چی بوو بۆ سەر نەکەوتین ئەو بنیادەمە 5,500 ڕێی هێنا بوو بە نەفەری دووەم بۆ حزبی دموکرات ڕێی هێنا بۆ ئێمە ڕێی هێنا چونکی ئەو سازمانە خۆی مدعی دەسەڵاتی سیاسی خۆی بە سەرکەوتو نازانی دانیشت جەمبەندەی چی کرد لە بیرمە ئاسنی جەمبەندەکە کاندیدەکەی ئێمە کە دکتۆر جەعفەر بوو زۆر مەحبوبتر بوو زۆر بە ئۆتۆریتەتر بوو لە کاندیدی حزبی دموکرات کە یەکێ لە ئاغاکانی ئەو منتەقەیە بوو نەتیجەگیریەکەم لە بیردەوە بوو تی بەو دەلیلەی ئەوان سازمانیان بوو ئێمە ئەستا بە ئەندازەی کافی سازمانمان لە هەموو شار لە هەموو گەڕەکەکان لە هەموو دێهاتەکان چونکی شار و دێهاتەوە لە هەموو کارگاکان نییە کە گوابێ نەتیجەگرت ئێمەی کاندیدی کۆمەڵی کە لە شاری بۆکان بۆیە سەر نەکەوتین چونکی هێشتا کوونێ سازمانمان بە ئەندازەی کافی نییە لە سۆرەتەکە ئۆتۆریتەمان بوو لە زەمینەکە کاندیدەکەمان بە ئۆتۆریتە بوو لە خۆشەویست بوو و بە ئەندازەی کافیش تەبلیغمان کرد بوو هیچ جێیەک نەما بوو هیچ گەڕەکێک هیچ مزگەوتێک هیچ دەیەک نەما بوو یەک دوو جار مبەلغی ئێمە و خودی دکتۆر جەعفەر نەما بوو قسەی تیانەکە لەوانەدا کەمبوودێکمان نەبوو دێ من پرسیارمەوەیە لە ئاخرە کۆبەندیتان چییە؟ ئەخی واردی ئەو پرۆسەیە بوون چه دەستکەوتێکی سیاسیتان بەدەستێنە
غیرەزەوەی خۆتان لەسەر کاغەز ئەنووسن وەڵایە من نەمانتوانی 2000 ئیمزای ساپۆرت کۆکەینەوە ئەمە ئزعانکردن بە زەعفێکی گەورە نییە دوای 30 ساڵ ئەی وەختێ من 2000 ساپۆرتم بۆ کۆ نابێتەوە دووبارە واڵێم ئەوە چه تەشخیصێکی سیاسیە من واردی کێشەیەک بم کە تیا شکستە خۆم بۆ هیوادارم ئەمە ئاخرین دیالۆگ و بەحسەی من و تۆش کە منەمە ئەشی نووسمەوە بە زمانی فارسی کەماکان بنێوی ئەو جۆرەی کە بیستمە بەداخەوە تۆ هەر نەقدەکە هەر قسەیەکەی بنێوی پیرانجێڕی ئەوە تماشاکە نە بەحسی ئەوانەیە نێشتە ئەلئانیش پێم وایە چەلەنجێکی مهم دوای هەموو قسانە پێم وایە بێ مەسیرە ئیدامە ئەو دوو حیزب و مەسیرە نابێ ئیدامە بدەن پێم وایە نابێ سەرمایە گوزاری بکەن لەسەرەوەی لە ئینتخاباتی ئایندەیە لەستاوە نابێ و چەکی سپێ بدەن حتمما شرکت دەکەن لێگەرە بە 4 ساڵەکەی ئایندە بێ ئەو وەختە تەحلیلی مشخص لە وزاعی مشخص بپێی قسەی منسووری حکومەتە وەختە بزانین زەمان و مەکانی ئەو وەختە ئاڵێکی بەجێ وەی سەرمایە گوزاری لەسەرەوەی پوڵ کۆکەمەوە بۆ انتخاباتی داهات و ئەبێ بە نەزەرم ئەم دەرسەی لێ وەربگرین بۆ بە ئەندازێ کافی قەوینین بۆ دوای 31 ساڵ هێشتا لە پەراوێزی جامعین چۆن دووبارە توانین کۆمونیزم کاریگەری ببوژێنینەوە چنەوە پلاتفۆرمێک چنەوە پلاتفۆرمی سیاسی پلاتفۆرمی سازمانی پلاتفۆرمی تشکیلاتی چنەوە ڕێکخرا و کومیتە و تشکیلاتایەک ئەبێ دروست بکەین چۆن هێزی نظامێکەمان قەویکەن هەرو جۆری وا مەسوور حکومەت وەختی خۆی وتی بابەت جارێ لە شوڕاگەڕن بڕۆن حزب قەویکەن ئاخر بابە حتا ئەگە بتەوێت لە هەڵبژاردنی 4 ساڵی داهاتوشدا سەرکەویە بێ هێزت بێ ئەبێ نیرود بێ ئەوەی واوتمە بێ سازمانت بێ تۆ ئەوەت پێ ناکرێ تۆ بە کاندیدی نەیابەتی لە یەکێتری قەرز بکەی سەرکەوتن بەدەست ناهێنی ئەبی بەدون باڵەڕەوی ئەوە بۆ هیوادارم ئەمە چەلەنجی مهمە ئەم خەتە ئەو جۆرەی وتراوە گەڕانەوەی ڕێگای گەڕانەوەی بێ ئەخە دیسانەکە هەروە بڵێمەوە لە شوعارەکەی لەنین مهمترە کەوتی هەموو دەسەڵات بۆ شوڕاکان دوای چەند ڕۆژ دواترەکەی وەریگرتەوە چونکی کۆمونیست بوو چونکی زانی غەڵەتە هیوادارم اتفاقان ڕابەری ئەو دوو حیزبە کۆمیتە مەرکەزی ئەو دوو حیزبە کە ئەو سیاسەتیان گرتوۆتە پێش ئەو نەقدە بکەن ئایا ئەوە سابقەی نەبووە با من لێرەش قەیناکەم چەند نۆکزێکە اتحادی مبارزانی کۆمونیست کە سەرچاوەی مارکسیزمی شۆڕەجەر بوو بەرنامەی کۆمونیستیشی بوو وەختی کۆنگرەی ئەوڵەکەی گرت یەک مانگ دانیشتن من لە نزیکەوە شاهدی کۆنگرەکەیان بووین و جاجار ئەمان دیتن یەکێ لە دێهاتی منتەقەی ئازاد لە ئەترافی بۆکان چون بەحسی سەبکی کاری کۆمونیستیان هێنا کە هەموو ئێوە پێی ئاشنان سەبکی کاری کۆمونیستی انتقادی کولی چەپی سەبکی کاری وردە بورژوایی و بورژوایی کولی چەپی ئێران بە خودی اتحادی مبارزانەوە بوو کە مەنسوور حکومەت لە ڕاستیا بوو نەقدی سەبکی کاری خۆی کرد سەبکاری خۆیانی کرد جا دوایی کۆمەڵە جا دوایی باقی چەپەکان ئەوە نمونەی بەرخوردی کۆمونیستیە یا هەر خودی ئەو کۆمەڵەیە کە پەیوەست بوو بە مارکسیزمی شۆڕەجەر وەختێ لە کۆنگرەی دووەکەی پەیوەست بوو بە مارکسیزمی شۆڕەجەر دواتر لە 3 مقالەی مفەسەلی پشت سەر یەک لە جەریدەی پێشراو ئەوە لە کۆنگرەی 1 تا کۆنگرەی 2 نووسرا کەسێکی وەک شوعەیب زەکەریایی کاڵان بۆ خۆی ڕێگایەکی دیکەی گرتوێتە پێش نووسی و نەقدی مارکسیزمی شۆڕەجەری ئەو وەختەی تەعمیمدا تەبینی کرد زۆر کۆمونیستی و ڕۆشن تەواوی ئەو نگەرشی پۆپۆلیستی ماوئیستی دێحقانیەی کۆمەڵی بە سیاست و بە سەبکارەوەدا بە ڕەخنە بەڕامە ئەو مارکسیزمی شۆڕەجەری پێقەوی بوو خودی ئەو کۆمەڵەی پێقەوی بوو خۆیانی نەقد کرد یا نمونەی دیکەی تەفاوەتای ما مەگە جیاوازیەکانمان کە مەنسوور حکومەت وەختێ مارکسیزمی شۆڕەجەر لە بوعدی ئیجتماعیان نەقدەکان لەکوێ نەقدی کرد لە جیاوازیەکانمان نەقدی نەبە لە حازی ئوسولی ئستراتێژیک نەقدی پراتیکی سیاسی و بافتی ئیجتماعی و بافتی تەبەقاتی مارکسیزمی شۆڕەجەر بوو کە خودی مەسوول حکومەت لە ڕاستیا بوو ئەوەڵین سمیناری کۆمونیزمی کارگەری کە لە مارسی 89 میلادی لە سوئێد بەرگوزاری کرد ئاوا دەست پێکا ئەڵێ منم قسانەی ئەیکەم ئینتقادیە بەرابەر بەو نەتیجەی 3 ساڵ بیرکردنەوەی خۆمە نەتیجەی 3 ساڵ بیرکردنەوەی خۆم بەو نەقدانە گەیشتوم کە ئێستا بە سیاسەتی حاکم بەسەر حزبی کۆمونیستە زاڵە کە بۆ خۆی پەرچەمداری حزبی کۆمونیستەکە بوو
مەگەر کۆمونیستەکان کەم ئەو نەقدانیان کردووە مەگەر یەکێ لە مەقالە درەخشانەکانی مەنسوور حکومەتەوە نیاڵێ نەقدی مارکسیستی نقطە قودرەتێت جۆن بەشێمە مەگەر هەر خۆمان لە تەجروبەی حزبی کۆمونیست کارگەری بەحسی مەحافل نەقد نەکرا لەلایەن مەنسوور حکومەتەوە هەموو کەس قبولی کرد ئەڵانەوە دووبارە بیرم کەوتەوە شتەیەکی دیکە خەیناکە بە ئەوەش نیشان بدەم وەختە شەڕی نێوخۆ ساڵی وابدام ساڵەکەی 95 شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی بوو بەداخەوە ئەو وەختە ڕەهبەری حزبی ئێمە کومیتەیەک دروستات بوو بە نێوی کومیتەی ئاشتی نوێنەرێکیش لە ڕەهبەری حزبی کۆمونیست کارگەری عێراق بوو لە کومیتەی ئاشتی یەکێتی و پارتیا شرکەت کرد بوو وەختی ئێمە خەبەرەکەی مازانیوە من بە شخصی خۆم انتقادی بووین گوتمانەوە غەڵەتە ئێمە نابێ ئەو کارە بکەیت شخصەن بە سامی خۆم لە جەلسەی دەفتەر سیاسی حزبی کۆمونیست کارگەری ئێرانە باسم کرد تەیدیان کرد خودی مەنسوور حکومەتی ڕاستەکەی نەقدەکەت بنووسە خۆی سەردەبیری جەریدەی ئەنتەرنەسیۆناڵ بوو لە ئەنتەرنەسیۆناڵی ژمارە 15 بە نێوی مقالەکەم ئەوەیە شەری حزبە دەسەڵاتدارەکان لە کوردستان عێراق و سەرخەتەکانی هەڵوێستی کۆمونیستی کرێکاری بەشێک لە نەقدی هەڵوێستێکا بکە ئەو وەختە چۆوە من وەختی تر ببم بە عضو کۆمیتە مەرکەزی حزبە استقبالی لێکرا ئەوەتە ئەو وەختە کرا تەرجمە کراوەتەوە بە کوردی بڵاوبێتەوە انتقادیش بووە لە سیاسەتێکی کە ئەو وەختە وجودی بووە ئەڵان تەمەشام کە جالبە خودی ڕێبوار ئەحمەد پێشێکێکی بۆ نووسیوە بۆ ئەم نووسینەی من قسانە باسەکەم من پێم وابێ ئەو سیاسەتی ئەو مردەتی گرت جگای نەقدی مارکسیستیە جگای نەقدی کۆمونیستیە ڕەنگە یەکێک پێم بڵێ تۆ تەوەهمەتەیە ڕاهبەریە و دوو حزبە واناکەن نەوێنن تەوەهم نەوێنن هەرچێک من ئومێدەوارم اتفاقا ئەم سیاسەتە غەیرە کۆمونیستیە ئەم سیاسەتەی کە ئەگەر درێژە پەیدا بکات تەئکید یەکەمەوە ئەمڕۆ بە تاریخێڵە ئەم سیاسەتە درێژە پەیدا بکە هیچ تەدیدم نییە لەوەی عاقبەت حزبی کۆمونیست کارگەری عێراق و کوردستان بەرەو مەسیرێکی سیاسیە بە کە تەجروبەی حزبی شیوعیە و ئەوە تاڵە بە کۆمونیزمی کارگەری هیوادارمەوە اتفاقا نەکرد زۆر باشە دەست خۆش هاوڕێ ڕەحمان پێم وابێ لە کاتەکەی خۆشمان کەمێک لاماندا بەرحاڵ دەست خۆش بێت تۆش ماندوویت و لەوانەیە بینەرانیشمان ماندوو منی تر من فقط بە یەک دەقە هاوڕە شەماڵتەواو یەکەم دەستی تۆش خۆش بێ ئەویش وتم بەنەزەرم لە ئاخری هەمووان بەحسانەوە یەک سوالی گەورەتر لە پێش پای هەموو ئەو نزیک 300 کەسەی مناڵم 300 کەسە وەختە ئیمزامان داوە بە تشکیلی حزبی کۆمونیست کارگەری عێراق کارێکی گەورە بووە 10 نەفەرمان ئەو وەختەوە نێوەکانیان هەیە کردووە بە بەرپرزەوە حزبی ئەعلامکەن دەستیان خۆش بێ وەختی ئەعلامیان کردووە لەو وەختەوە شخصا لە ژیانی سیاسی و حزبیاتی کەڵ بووم وتم تا کۆنگرەی 4 وازانم یا 2006 یا 2007 لەو حزبا بوو لە چاک و خراپی و حزبیا خۆم بە مەسئول ئەزانم لە کەم و کوورەکانیان خۆم بەقەد هەموو ئەندامانی دەفتەری سیاسی و دەبیری کومیتە مەرکەزی و حزبانە خۆم بە مەسئول ئەزانم و پێم وایە لەوەی حزبمان ئەمڕۆ و نەقدەمان لێ هەیە لە پەراوێزی جامعەیە هەمووی ناکرێ مەسئولیەتەکەی بخەیە سەرشانی کومیتە مەرکەزی ئێستای ئەو دوو حزبە ئەگەڕێتەوە بۆ لە قەدیم تونوشینکی ساڵی 2000 مەسئول حکومەت هات لە جەلسەیە لەگەڵی باس کردی کوتی حزبمان بە مەهامەکانی خۆی نەگەیشتووە بێ ئاڵوگۆڕی جدی بەوجود بێ مەسئول حکومەتیش تا ساڵی 2000 لە نەپرسی مەسئولەتی هەیە ئەو حولی خۆیدا هادە و ئەو نووسراوەی کە لەعان سەر سایتی حزبی کوردستانە پێشکەش کرد دوای جەلسەکە واقعیەتەکەیەوە وتیتر من ناومێد بووم ڕاهبەری ساڵی 2000 بەبەستەوە نیە بە ساڵی 2000 بڵێ ساڵی 2000 سپتامبرە وتیتر من ئومێدێکم نییە ئاڵوگۆڕێکی ئەساسی بەوجود بێ لە ئوفقی سیاسی و لە ڕەوشی کار وتم من کوورشیم دەرسی جزئی ئەو ڕاهبەریە بوو نێمە لەگەڵی موافق نەبووین جەدەریشمان لەگەڵ کرد بەحسیشمان لەگەڵ کرد هەر بۆ دلش نەشمان هێزەوە بەحسە وتی من دخەڵت نەکەم وتایەوە دەخاڵەتی نەکرد حتى لە ئاخری و نووسینەیە ئەوەی ود وتی من لە دوای بەحسکردن لەم جەلسەیە ئەمە تەکمیلترەکەم هیچ وەخت تەکمیلی نەکرد هیچ وەختی تشتی نەنووسی ئەو لە وەختەوە لە منە پرسی حسابی خۆی جا کردەوە ئان چاکی کرد یا خراپی کرد کارم نییە بەڵام مارتیا بووین مەسئولیەتمان لەسەر شانە من باش بە حاڵی خۆم ئەو بە وەزیفەی خۆم ئەزانم لە فەرسەتێترا لە شەرایطێکی دیکەدا دیدی خۆم کۆبەندی خۆم جەمبەندی خۆم تا ئەو زمانەی لەو حزبەدا بووم کە ئاکاتە 2006
تا کۆنگرەی 4 نازانم ساڵەکەی ئەڵان جوان لە بیرم نماوە بڵێم منیشتیا مەسئول طبعا مەسئولی شتی چاکی زۆر کراوە ئەو حزبە بە تایبەت پێش ساڵی 2000 ئەو حزبە وەختەی ڕێکخراوی سەربەخۆی هاتووە مەیدان و تەنگی هەڵچنی بوو بە ئیسلامیەکان خودی ئەو نووسینەی وەختی خۆی ڕەبوار ئەحمەد دایە دەرێ و تەنگی هەڵچنی بە ئیسلامیەکان و حتا بە ناسیۆنالیزمی کورد دێ ئەو وەختانەوانە هەمووی کاری گەورە بوون دێ لە شتی باشیش کراوە بەڵامی تر لە 25 ساڵی ڕابردووە حتا هاتووە زیاترم پەراوێزکەوتنە تیا مەسئولین بەڵام ئەگەر نەقدی دروست وەگەر ڕێگای دروست بگیرێ ڕێگای هەستانەوە هەیە ڕێگای بوژانەوە هەیە من بەش بە حاڵی خۆم خمیتیان مەسئول زانم و لە فرسەتێکیشە ئەو کۆبەندێش دانێم بە ساهمی خۆم ئەیکەم و ئاخرین قسەم بیرم کەوتەوە تۆ قسێکی زۆر دروست کرد پاسی واکرێ فەزای ئاواڵەی سیاسی لە عێراق و کوردستانە هەیە بە دەرەجەیەکەیە لە نزیێم من نێوینانم فەزای ئاواڵە ئەویشەوەیە ئەگەر کۆمونیزمی کاریگەری ئێمە زۆر تەعەڕوزی بە قودرەتتر بەهێزتر ئالەم وەزیەتە دەکەوت و ئێش بگەیەنێ بەدەسەڵاتی سیاسی لە بەغدا ئێش بگەیەنێ بەدەسەڵاتی سیاسی لە هەولێر ئەوانەی قبول ناکەن هەر وەک لە شاپوریان قبول نەکرد هەر وەک لە قابلیان قبول نەکرد هەر وەک لە نەزیر عومەریان قبول نەکرد هەر وەک لە سەردەشت عوسمانیان قبول نەکرد بۆ فەزای ئاواڵی سیاسی بۆ نەزیر عومەر و سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی نەبوو ئێشیان گەیان بەدەسەڵاتی سیاسی ئەیارە وەختە بۆ فتوای قەتڵی ڕەبوار ڕەحمانەدا چونکی ئێشی گەیان بوو بە بەرەی کۆنەپەرستی ئیسلامی من پێم وابێ ئێمە بەشێک لەو تەعەڕوزە سیاسیە کەوتوین هەر بە قسەی مەنسوور حکومەت کە لە نووسینەکەی ساڵی 2000 هەیە من پێم وابێ کۆمونیزم کاریگەریە بێ بگەڕێتەوە هێز کۆکاتەوە خۆی بەهێزکە بۆ تەعەڕوزێکی سیاسی ئاوای کۆمەڵایەتی سیاسی دژ بە کولی دەسەڵاتی گەندەڵ لە بەغداش و لە هەولێرش جاوەختە بزانین ئایا فەزای تەحەملەکەن واگەر ئێمە بگەڕێنەوە سەر هێز کۆکردنەوە بۆ خەتێکی سیاسی واتیش هێزەگرین قودرەتەگرین نەسڵی ئازادی خواز و بەرابەری خواست لە دەوری ئەو کۆمونیزم کاریگەریە کۆ بێتەوە زۆر سپاسی تۆکەم بۆ زۆر باش دەست خۆش هەمڕ ڕەحمەت بەڵێ بەرحاڵ دەستی خۆش بێت و ئێوارێکی خۆش من دواخوازی لە بینەرانەکەم و بەرنامەکە کۆتایی پێدێن زۆر سپاسی تۆ هی بینەر و بیسەریش بەڵێ هاوڕیانی ئازیز و خۆشەویست بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بەم جۆرە کۆتایی بە بەرنامەی ئەم شەویشمان تێنین تا بەرنامەی تر و دیداری تر لەگەڵ ئێوەی ئازیزە هەمووتان بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێنەکەن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بژیت